ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلی جارێکتر لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکتر لە بەرنامەکانی کەناڵی هیوا سەبارەت بە ڕانانی کتێبی ئەلحەقیقە الغایبە لە نووسینی نووسەری میسری فەرەج فودە. بۆ ئەم بەرنامەیە هاوڕێم بڕوا ئەلادین لەگەڵمایە. ئەم کاتت باش بڕوا. سڵاو ڕێز کاک شەماڵ چاو ماجەکەم هەربژیت. ئازیزان بینەرانی ئازیز وەک ئەزانن کە بەر لە 31 ساڵ لەمەوبەر تقریبان 31 ساڵ و بڕوا پێم وایە بێ 31 ساڵ و دوو مانگێکەکە 31 ساڵ و دوو مانگێک لەمەوبەر نووسەری میسری فەرەج فودە سەبارەت بە ڕەخنەکانی لە ئیسلامی سیاسی و لە تەطبیقکردنی شەریعەت لە میسر تیرۆر کرا. لە ڕاگەاندنی بەرنامەکەیە شتێک نووسیوە کە پێم وایە بێ پێویستەکە کەمێک تەوزیحی بەم دیارە ئەو بڵین ئەو شتێکە لەوێ باس کراوە لەو ئەعلانیان نووسراوە ڕاستی تایە. ئەوژەوەیە کە فەرەج فودە سەبارەت بە ئەو کتێبە یاخود ئەو کتێبە یەکێک بۆ لە هۆکارەکانی تیرۆرکردنی وەڵام تیرۆریکردنی ڕاستەوخۆی ئەو پەیوەست بووە بە منازەرەیەکەوە کە لەگەڵ ئیسلامیەکانە یا دوو منازەرەکە لەگەڵ ئیسلامیەکانە کردوێتی. لە منازەرەی دووەمیە کە 4000 کەس ئامادەی بووە چەند ڕۆژ لە دوای ئەوە یاخود ماوەیەک پاش ئەوە فتوایەک لەلایەن کۆمەڵێک زانایانی وایە زانایانی ئیسلامی یا پیاوانی ئاینی ئەزهەر دەرچووە کە ئەو مرتەدە لە ئیسلام و لە ئیسلام دوورکەوتۆ یا ئیرتیدادی کردووە. بە دیارە معناه ئەکاتەوەی کە کوشتنی جایزە و حەڵاڵە. هەتا یەکێک لەوانە کە یەکێک لە مەلاکانی ئەزهەر بووە ئەوانەی کە تیرۆریان کردووە چەند ڕۆژبەر لەوە تەلەفۆنی بۆکەن و ئەی بینن لێ پرسن کە ئایا ئەم کەسە مرتەدە ئایا قەتلی جایزە. ئەویش وەڵامەداتەوەڵێ بەڵێ ئەگەر ارتیدادی کردووە لە ئیسلام حکمی شەرعی کوشتنێتی هیچ ئەم لاولایشی تیانە. بەڵام ئەوە بێ دەوڵەت جێبەجێکە ئێستاکە دەوڵەت جێبەجێ ناکە هەر کەسێک دەتوانێت بیکات توانێت بیکە. وانە فتوایەکی سەریح بووە بۆی کەەوە تیمەر بکرێەوە فعلا چەند ڕۆژ دوای ئەوە لە شوقەکەی خۆیان لە مەکتەبەکەی خۆی دێتە خوارەوە لەلایەن چەند دوو کەسەوە دوو تیرۆریستی ئیسلامیەوە تەقەی لەکرێ خۆی و کوڕەکەی و هاوڕێشی لەگەڵا بنەوەنیش بریندارە بن. دیارە دوایەوە دەزڕێژی گول لەیلیەکەن و دوایەوە نەقلەکەن بۆ خەستەخانەوەی بن بۆ خەستەخانە پاش 6 ساعت جان لەدەستێ. ئەم ڕووداوە ڕووداوێکی سەبارەت بە کۆمەڵێک لە بیرروڕاکانی ئەو بووە کە ئەسلیترین ئەو بیرروڕایە ناخود ئەو بیرۆکانە لەم کتێبەیە کە ئەمڕۆ من و هاوڕێم بڕوا عەلادی نەمانەوێت عەرزی بکەین یاخود ڕانانی بۆ بکەین و کە خوێندومانەتەوە و قسەی لەسەر بکەین یاخود ناوەڕۆکەکەی باس بکەین و سەرنجی خۆمانی لەسەر بدەین. یەکێک لەو شتانە کە بڵێن خۆکاری ڕاستە و خۆی تیرۆرکردنی ئەو بیر و بۆچوونانە بووە کە لەو کتێبە باسکرا بڵام دیارە کتێبەکە ساڵی 1986 بڵاوکراوەتەوە ئەو 6 ساڵ دوایەوە تیرۆکراوانی ڕاستە خۆوانێ کتێبەکەی دەرکردووە بە دوایە فتوای ئیرتیداد و فتوای لە دین دەرچوونی بۆ دەرکراوە ماوەیەکی 20 تاوە بووە بەڵام بە هەر حاڵ سەبارەت بەوە بوو. بەڵێ بڕوا من دووبارە کتێبەکەم خوێنەوە لە دوای ساڵی 96 یەکەم جار خوێنمەوە ینی ئێستا کاتە چەنە کاتە 27 ساڵ دوایەوە جاریشتر خوێنمەوە. بەڵامی تر دیارە بەڕاستی هەر شتەکانی کە ناوەڕۆکەکەی بەشێکیم لەبیر مابوو بەڵام دیارە دووبارە بە چاویشتری خوێنیتەوە پاژە و هەموو ئەزمون و تەجروبەیە ئینتیباعیشی ترێ بێت لەسەری. حەزەکەم سەرەتا خۆت تۆ ئینتیباعی خۆت باسکەی چۆن بینی ئەم کتێبە خوێنتۆش وەختی تر خوێنوتەوە بەڵام بۆم بەرنامە بە تاون خوێنوتەوە پێم خۆش بێگومان یەکشتی زۆر سەرنجڕاکێشت پێ بڵێم کاک شەماڵ پێرێ جۆم لێ بوو لە خەبەرێکان نووسرا بوو مەجموعەیە سیاسی
هەڵیان کراوەتە سەر کۆمەڵێک دەوڵەمەند کە بێ ملیۆنێ دۆلار بن بە کورسات ڕێک ئەم کتێبە ئەوەی بیرخستمەوە بەیت المال پارە سەرانە سەنن بە زۆر کوی گشتی کتێبەکە ئەوەی کە من سیریەکە مناقەشەکردنی دنیایی بوونی ئیسلامە نەک با بڵین ئاسمانی بوونی یعنی یەکێکە لە گفتوگۆکان کە بێگومان مناقەشەی وە زۆر کراوە پێشتر لە عالەمی ئیسلامیە بەڵام بۆ فەرەسپۆدە زۆر خۆش بە ستایلێکی چۆنەڵی هەجووی هەیە بێگومان با بڵێن فشقیادە چکە کابراایکی پرۆفسە لە نووسینی مەقالاتە زۆر بە شێوەیەکی تەهریجی باسی ئەو کللتورە لە سەرانە سەنن لە پارەکۆکردنەوە لە ئیدارەکردنی ناکۆشیەکان لە چۆن وەکو بڵێ دەسەڵاتێک نییە چیتر لە ژێردەسی تێکستابە تێکستی قورئان حکم ناکات حتا لە یەکێک لە شوێنەکانە دەوڵەمەنەکان بە ئەبوبەکرەڵەن ئەڵەن کاکەژیان ئەوەی کە تۆ داوایەکەیت ئەو پەیامە بۆ تۆ نەهاتووە بۆ محەممەد هاتووە پارە بین بە محەممەد ئێمە یاومانە بە محەممەد بەس ناین بە تۆ چکە تۆ ڕەسوول نیت قسەکە هەمووی لەسەر ئەلتەرناتیڤە هەموو ئەوانەی کە جارێکی تریەن خۆیانەکەنەوە بە ئەلتەرناتیڤی محەممەد خۆیانەکەنەوە بە خەلیفەی ئەو خۆیانەکەنەوە بە حاکم وا بیرەکەنەوە کە دەسەڵات ئەبێ هەموو شتێک لەژێر دەستی خۆیانە ینی لە شوێنێکی شاهینی تایە ینی لیستی هەژماری تایە کە هەموو ئەو کەسانەی کە لە جەماعەتی قوڕیشیەکانەوە نزیک بوون حتا ئەم کابرایە ڕێی وایە ئەڵێ قوڕیشیەکان گەورەترین عایلەن بە درێژاییەوە هەموو ساڵە تا 1970 حکمیان کردی بێت عائلەیەکن یێن و حکمەکەن و هەموو عالەمە گەوجێنن بە دەسەڵاتی بەناوی قورئانەوە من ئەوەی سەرنجی ڕاکێشابێتم ئەو گفتوگۆیە پارە لێ سەرن لەم دنیا بەحساب لەو دنیا ئینتەکەن ئەو خەنە باشت بەڵێ من ئینتیباکم لەسەر هەبوو جاران کە بخوێنەوە پێم وا بوو کە شتی زۆر ئاسراری زۆر دیارە نەسەر ناوەڕۆکەکەی دیارە حتمما شتی زۆر کەشف کردووە ئاشکرا کردووە کە لایەزال بەشێکی ئەوانەی کە لایەنگری بڵێن هاتنی حکمی ئیسلاموانن خوانی لێ پارێزن بەڵام من هەستم کرد ئێستا ئەو شتانی کە یەکەم ئینتیباعمەوە بۆ شتانی کە ئەو باسیەکە لە دوای بەتایبەتی ئەزمموی بڵێن ئاوا هۆشەکان و داعش لە عێراق و لە سووریایە تقریبا وەکوشتی سادەی لێ هاتووە خەڵک زانێ کە ئەمە واقعەتی حکمی ئیسلامە بێ ئەگەر بێت و بە واقعەتی خۆیەوەی کەوا لە کتێبەکانە هەیە بگەڕێتەوە تەنانەت بۆ سەرەتاکانیشی نەک بۆ دوایەوەی کە لە خەلیفەکان چیان کردووە گەر بگەڕێتەوە بۆ سەرەتاکانی ئەو سەردەمەش هەر ئەوە دەرەچێت کە لە داعشا بۆ لەبەرەوە هەستەکەی زۆر ئەو وێرانە ئەو باسانەی کە ئەیکا کە بەم چاوە ئێستای خوێنیتەوە بە دوای ئەم هەموو ئەزمونانە زۆر شۆکت ناکە یعنی ئەو زانیارانەی کە باسەکرێ لەوەیە زۆر شتێکی سیر و عەجایب ناتە بەرچاو بەڵام دووبارە کە ئەچیتە ناو ئەو مێژووەوە کە ئەم خەلافەت چۆن هاتووەوە لە دوای محەممەدەوە چۆن دروست بووە ئەوانە ینی کۆمەڵێک شتی تایە کە لە ڕاستیە دەریە خاو نیشانیەدا کە ئەم دینەکە سەرەتا هاتووە دینێک بووە بۆ ستەمکاری دینێک بووە بۆ داسەپاندنی ستەم وە تەبریرکردنی ستەم و هەموو ئەو شتانەی کە لە ناو ئەم توراسەیە بۆ ئێمە ماوەتەوە جێپەنجەی سوڵتانە دەڕندە و خوێن ڕێژەکانە شتێکی تر کە من ئێستا دوای زانیاریەکانم لەسەر ئیسلام و لەسەر مێژووی ئیسلام بۆم هاتە پێشەوە مۆزۆی ئەوەیە ئەستەکەی ئەمیش وەکو هەر بڵین مەلایەکی تر وەکو هەر کەسێکە لە تاریخی ئیسلام ئەخوێنێتەوە ئەو شتانەی کە بۆمان هاتووە وەکو خۆی وەکو واقعیت وەری گرتووە لە حاڵێکە ئەوەی کە بە ئێمە گەیشتووە لە ڕاستیە ئەو دینەیە ئەو ئاینەیە کە هەمووی
کەتەلۆکێک بووە بۆ ستەمکاری یاخود بڵێن بەرنمەیەک بۆ داسەپاندنی دەسەڵاتێکی سەرکوتگەرانە بۆ تاوانکاری بۆ پێشێرکردنی سادەتی مافەکان بۆ تەبریر هێنانەوە بۆ حەز و ئارەزووی نەخۆشی هەندێک جار هەندێک لە خەلیفە زۆر بەڕاستی دڕندە و تاوانکارەکان یعنی ئەمەی کە بە ئێمە گەیشتووە ئەوەیە بەڵام ئەم وەکو وەقایەک وەرێگرێ ینی من ئەچیتە ناو ئەم تاریخەوە کۆنترین تێکستێکە بە ئێمە گەیشتووە کە تێکستێکە کە نووسراوەتەوە مەختوتەیەکە بە ئێمە گەیشتووە کۆنترینیان لە نزیکی 250 ساڵ دوای مردنی محەممەد نووسراوەتەوە ئەم تێکستێکە بە ئێمە گەیشتووە و ئەم تێکستەش کە ئاوا دێت ئەو وەقایعانە جێڕێتەوە ئەوەی کە بەر لە خۆی ئەیجێڕێتەوە هەمووی قسەی دەواودەمە ئەوەی کەوا باس کراوە عن ئەبی هورەیرە عنکان و ئەوانە کەس نازانێ ئایا بڕاستی ینی مەسەلەن ئێستا من و تۆ لەگەڵ دە نەفەری ترا لە ژوورێکا دابنیشن من شتێ بە جوانە بستر پێنەوە و تاقیکردنەوەش کراوە ئەو قسێک بە جوانە بستر پێنەمە تا ئەگاتەوە لای من لە دەکەسە بۆ ناسکەدا ئەگاتەوە شتێکی زۆر سەی دەدەچێت هەتاکو کردەواش ئەو کردوانەی ئەڵێن کە گوایە ئەم کردەیە ئاواکە من فلیمێکم بینی کەسێک ئاوان مەجموعەیەکی ئێناوە ڕیزی کردووە لە پێشە ئاواکە ماتۆ ئەوە نییە ماتۆڕ و ئاوا تێبیانی ئەوانە دوایی کە ئەگەڕێتەوە بۆ لای ئەوانە ئەبێ بە شتێک هەر بە هیچ کلۆژێک لەوەی تێشووتر ناچێت ینی زۆرانی کە باسیەکەن کە گوایە هی محەممەد بۆ چێوانەی کە قسانەی کە هی محەممەد بۆ ئەوانە و اینجا ئیشکالەکەش لەوەیە هەر ئەم قسانەوە ئەم کردوانەیە کە دواتر ئەو تێکستە عجایبانەی ناوقورئان تەفسیرەکە پێ باڵێم تێکستانەی یعنی چی ئەمانە ئیتر لەگەڵ مێژووە ئاڵوگۆڕێکی وهای بەسەرا هاتووە کە دقیقەن هەر ئەو شتەیە کە پاشاکان و سوڵتانەکان و قایدە عەسکەریە تاوانکارەکان ویستویانە هەبێت لە ناو تێکستانە ینی ئەوەیە کە دواتر نووسراوەتەوە و تێکست بە ئێمە گەیشتوە بەڵام دیارە ئەمانە وەکو وەقایع وەریەگرێ و ئەمەی کە وەکو وەقایع جوەرەگرێ مەرج نییە تەواوی ئەو شتانی کە وتراوە ڕاز نەبێ بەڵام ئەگەر لە 150 ئەوەشی کە لەناو ئەو کتێبەیە باس و لەسەرەوە مێژووە گوترێتەوە ڕازبێ بەڕاستی کارەساتێکە کارەسات بۆ کاتی خۆی جایستا گەر بیهێنی ئیتر هەر ئەوەیە کە لە لە ئەو ناوچانی سووریا بینیمان کە چی بەسەر بەڵێ من ڕێکم هەیە کاک شەماڵ هەستەکەم ئەم کتێبە بێوی بەخۆی بیزانێت قسە لەسەر چۆنڵی کۆلۆنیال یعنی ئیسلام وەک هێزیشی کۆلۆنیالە لەو سەردەمەیە چونکە خۆی لە مەکە و مەدینە ژیاوە بەڵام هەستاوە ویستوێتی حکمی هەموو ئەفریقا هەموو ئاسیا هەموو ئەوروپا هەموو دنیا بکات ئەمە چۆرێکە لە کۆلۆنیالیزم ئێمە بەداخەوە ئێمە بەس ئینگلیز و فەڕەنسی و ئەمریشی بە کۆلۆنیالیستە زانین لە کاتێکە ئیسلام غازیە یعنی خۆی ئیسلام خۆی شەرم ناکات لەوەی کە بڵێت بە هەمووتانە بێ بەژێر شمشێرەکەی منابڕۆن یعنی ئەمە شتێکە عالەمی ئیسلامی خۆی لێ بەری ناکە لە کاتێکە مرۆڤی کورد مسلمانی کورد یاوا بڵێن ئایدۆلۆژیستەکانی کورد ئامان پاساویان بۆ هێننەوە من لەمە تێک چووم بۆ چونکە هیچ کەسێک تا ئێستا من خوێندنەوەیشی کوردیانم بۆ دەقی قورئانی نەبینیوە بۆ تەجروبەی حکمی ئیسلامی نەبینیوە لە عێراقا بۆ نمونە تا ئێستا ئێمەش کە باسی سەلاحەدینی ئەیوبیە گرێ سەردەمی ئەیوبیەکان ئێمە ئێستاش نازانین سەلاحەدین کورد بۆ یا مسلمان بووە هەموو کەسێک دەسەڵاتی لە ئیسلامە وایە تۆ جەنگاوەریت تۆ محاربیت تۆ بە شمشێرەکەت چۆنەڵی قەڵەمڕەوی خۆ دەسەلمێنیت ئاڵی تا ئێراهی منە من هیچ ئیجتیهادێکی فکری لە عالەمی ئیسلامیە نابینم بەداخەوە باکسەوە ئەگەر ئیسلام ئیجتیهادێکیشی کرده بێت بۆ فکر هەموو ئەوانە کوژراون لەناوە براون ئیسلام خەونێکە قورئانیش خەونێکی سوڵتەویە دەسەڵاتگەرایە دەسەڵاتێکە ئەوێ قەڵەمڕەوی خۆی لە هەموو جیهانە بکە بەڵام بەداخەوە تێکستەکە خۆی لە شیعرە زیاتر نەکدەوەی لە خوداوەندەوە هاتە بێت کەمە من دڵنیام ئێستا زۆر کەس پێی ناخۆشم قسەیەکەیت چکە وەکوایە دیوار پەرستێت بێگومان
تكستك ما دام لنطاق لغة لزمانها وعلى لسان خلقه لسر زماني خلقه تكستك قابلة بو تفسير، قابلة بو ليك دانوا، قابلة بو مصالح. يعني حتى لم كتبها فرس فوده زو باش باسي واكا على هندي اجتهادات كابو بكر كردويتي كاتي خوي بيشواني قران بو بلام لبرو سردمي دا صلاتي او ناتشار بو هندي حكم هلبو شنيتو وهندي شتيتري بو زيابكا بوچكا كوملغاكا برفراوان تربو كواتا اسلام دقيقي بيروز نيه قران دقيقي مقدس نيه دقيقه بو دەسەڵات گرتن بۆ بەکارهێنانی دەسەڵات بەڵام بەداخەوە وەکو ئەیبینینێ مەسەل لە عێراقا فاشیلترین دەوڵەتین کە الله ئەکبەرێکیش مەخسوودە سەر عالەمەکەمان و ئێمەی کوردیش لەسایە بووین بە نێچیرێک و هەموو کەسێمان فرۆشەوەمان کوژە و لە ناومانە بە دقیقەنەوەی کە ئەو شتێکە سویتە سەر ئەگەر ناوەرۆکی کتێبەکە باس بکەینەوەوانە فەرەجفودە لە سەرەتای ئەم کتێبەیە قسە لەسەر ینی ئەسڵەن شتێک لەسەرەوە بڵێن سەرەتا بە ناڕۆشن نەبێ ئەمە بۆ بینەران کە ئێمە نەزەرمان چ یا بەش بە حاڵی خۆم من قسە بکە بکە نەزەرم چێ لەسەرەوە ئەوەی ئەم کتێبە بخوێنێتەوە لە ئەخیرەکەی ئەگاتە سەر ئەگاتە ڕاستیە کە فەرەجفودە زۆرتر ئەوێت بەر بە دەسەڵاتدارەتی ئیسلامی سیاسی بگرێ نەک ئەوەی کە ڕەخنەی لە ئیسلام هەبێ ینی ئەو شتێگەڵێ لە کۆتایی کتێبەکەیە ئەوژەڵێ ئەوەیە کە ئیسلام دینە دەوڵەت نییە و ئەگەر ئیسلام ببێ بە دەوڵەت ئەبێتە کارەسات وە اینجا باسی و مێژوواکە کە چۆن و کارەساتانی کە لە کۆمەلگاکانی ڕابردوو 1600 ساڵ لەمەوە پێش و مەزموعەیەک حەوادی زەجێڕێتەوە بەپێی قۆناغەکان کە نیشانەیە ئەگەر ئیسلام ببێ بە دەوڵەت چ کارەساتێک بەسەر بەشرێ دێنێ بەڵام ئەوەی کە ڕەخنەی لەم دینە هەبێ یا ڕەخنەی لەوە هەبێ کە دین تەدەخولی هەبێ لە ژیانی کۆمەلگایە بەگشتی ئەمانە ئەم ڕەخنەیە ناگرێ ینی ئەلمانیەتەکەی ئەگاتە ئەو حەدەی کە ئەم دۆخەی کە هەیە با دیموکراتێت بێتە لە ئارایە بێ دیموکراتێت هەموو کەسێک توانێت ئەحزاب دروستکە تەنانە دەڵێ ئەحزاب ئیسلامەکان با هەبن بە بەرنامەی سیاسی خۆیانەوە بێن لە انتخابات تا بەشدار بن هەڵبژاردن بکەنوانە بەڵام باسەکە لەسەرەوەی نابێ قسە لەسەرەوە بێت کە خوا حکومەکە خوا حکم ناکە ئەوەی کە حکومەکە بەشەرە و ئەوەی کە بەشەرەکانیش کە حکومەکەنوانە بەپێی ئەو بەرنامە سیاسی و بەپێی ئەو تێڕوانینەی کە بۆ کۆمەلگا هێنە بەپێی ئەوە بڕیارە دەن و حکومەکە نەک بەپێی ئەوەی کە گوایە نوێنەرایەتی خوا بکە ینی ڕەخنەکەی لەم ئاستەیە قەتی زەمینێتەوەوانە ناچێتە سەرەوەی کە بڵێ بۆ نمونە ڕۆڵی دین ئێستا کە ئەم ڕەخنەی کە لە شەپۆلی نوێی بڵێن تەنویرەکانە ئەیبینین لە دنیای عەرەبا بە تایبەت لە دوای 2011ەوە بە تایبەتیش لە بیسرا و لە سووریاشا بە دەرەجاتێک لە عێراقیش ئەم ڕەوتە سەری هەڵداوە ڕەخنە ئێستا لە ئیسلام هاتوۆتە سەر چەمکە ئەساسیەکانی هاتوۆتە سەر خورافاتەکانی هاتوۆتە سەر هەموو وردەکاریەکانی شەریعەتی نەک ئەوەی کە بۆ حکم ناشیە بۆ دەسەڵاتدارێتی ناشیە ڕەخنەکە چۆتە سەرەوەی ینی من پێم وایە کە ئێستا بە چاوی ئێستاوە سەیری کتێبەکەی فەرەجفوداکەی زۆرتر هەستەکەی داکۆچیکردنە لە دۆخی مەوجودی ئەو کاتە بە جۆرێک لە جۆرەکان داکۆچیکردنە لە دەسەڵاتی ناسیۆنالیزمی عەرەب لە بریەوەی دەسەڵاتی ئیسلامی سیاسی دەکایەوە من ئاوای ئەخوێنەوە بەڵام سەبارە ئەمەش هەر ڕزگاری نەکرد دیارە ئەمەش هەر سەرنجام ڕزگاری نەکرد بەڵێ تۆ ویستی قسە بکەی من ئەچمە سەر هەندێک لە بەشەکانی ئەو کتێبەکە ئاماژم پێدا بڵێ من ویستمە بێگومان وەکو پاڵپشتیە بۆ قسەکەی تۆ بێگومان فەرەجفودە دوای کوشتنی سادات بە تایبەتی لە هەشتاویەکە تیرۆرکردنی سادات هاتنی مەدی ئیسلامیزم لە میسرا زیاد بە سنتەربوونی ئەزهەر جارێکی تر بۆ تەکفیرکردن و ئەوەنیە بە بەهەشتیکردنی دەقێک و دەقێکی تر ئەو کاتە ئەم شتی نووسیەوە بەڵام بە بۆچوونی من فەرەجفۆزە قەت قوڵتر نییە لە جۆرتەرابیشی کاتی خۆی بۆ نمونە لە 1993 کتێبێکی هەیە المثقفون العرب والتراث ئەو زۆر قوڵتر ڕخنەی لە معالمی مسەقەفی عەرەبی گرتووە کە چۆن ناوێرێت
چۆن ناوێرێت جگە لە فەرش فۆدە بوو نمونە زۆر حەزی لەمەیە بڵێ حیوار سلمی حیواری سلمی گفتوگۆی ئاشتی خوازانە لەگەڵ کەسێکە ئەکرێت کە هەڵپەی دەسەڵاتی نەبێت من ئەمە ڕەمە تۆ ناتوانانی سە بۆ نمونە تۆتوانی گفتوگۆ بکەی لەگەڵ ئەردۆگانە ئەوتا لە واقعی خۆمانایی بینین ئەردۆگان 30 ساڵە خەڵک قسەی لەگەڵاکە لەنکاکەوەرە گفتوگۆ بکە لە سەر قەزی کوردی نایکات ئیلا بە بەهێز و بە زەبر لا ببرێ مشکلەکە لەوەی عالەمی ئیسلامی عالەمێک نییە بتوانین گفتوگۆی لەگەڵا بکەی ئیلا بێ ڕەخنەی بکەی و تەفکیشی بکەی ئەمە ڕەئی منە من ڕەم وایە تۆ ئەبێ ئەم دەقا داماڵی لە یەزدانی بوونی لەوەی کە بڵێ ئەمە دەقێکە خوا نردوێتی چکە ئەسڵەن دەقەکە خۆی وانە مؤرخینی عرب خۆیان ێک دنیا ڕخنیان لێگرتووە ئەسڵەن جارێ چەندین جار محەممەد هەر خۆی نیشتی زانی وەچی وتووە خەڵک بیان دۆ کاکە تۆ دوێنە شتێکی و دەسام ڕۆشتێکی ترەڵی مەلایکەتی چی شتێکی یعنی خۆمانە لە مێژووی ئیسلامە هەن بەڵام عرب ئەوێ بەکاری بێنێ لەوانەشە بە بۆچوونی من لەوانەشە خاستن لە ئیسرائیلە لە قەزی ئیسرائیل و فەڵەستینیە ئیسلامیەکان ویستیان ئەمە بەکار بێنن وەکو چەکێک وەکو بڵێن ئێوە یەهودین ئێمە ئیسلامین بۆ ئەوی تەعبیئەی عالەمی عەرەبی هەمووی بکەن بەڵام نەیانتوانین جەحەتیان نەهێنا بەڵێ فەرموو من بڵێ بەو بڵێن پێشەکیەوە کە باسم کرد من ینی بوتم سەرەتاوە بڵێم کە بڵێن وەجهی اعتیرازی فەرەجفودە لە بەرامبەر ئیسلامات چییە ئەو هیچ شتێک لەسەر ڕۆژگاری محەممەد ناڵێ لەسەر ڕۆژگاری ئەوەی کە محەممەد دەسەڵاتی بووە چی کردووە چی نەکردووە ئەوەی کە باسی خەلیفەکانە بەڵێ زیاتر باسی لە خەلیفەکانە عومەر و عەلی و عومەر عوسمان بەڵێ زۆرتر یەتە سەر ئەوە هەر بەدوای ئەو یەکێک لەو شتانە کە لە سەرەتای کتێبەکەیەوە عەرزێکات و باسێکە ئەو حەدیثەیە ئەو حەدیثە صحیحەیە کە لە هەموو صحیحەکانە هەیە طبعا متابعەم کرد الإمامة في قريش الإمامة في قريش يعني زاني چۆن ئەم حەدیثەکە لە هەموو طبعا سەلەفیەکانیش ناتوان کەس ناتوانێت ئینکاری کە سەلەفیەکان بە تایبەتی ئەوانەی کوردستان بە هیچ شوێنێکی تر بێت و ئەمانە گەردان بەم حەدیثیانە نێن معنای وایە نەقزی هیریان کردووە بڵێن بوخاریان کردووە هی موسلیمیان کردووە هی مسندی ئەحمەدیان کردو هەمیان نەقز کردووە طبعا لە هەمویانە هەیە ئەمە حەدیثێکی صحیحە الإمامة في قريش بە تعبیراتی جۆر بە جۆر هاتووە بە هینی جۆر بە جۆر هاتووە کە کاتە ئەوەی کە دەسەڵات دەبێ بە دەست قوڕیشیەوە بێ یعنی هەر جۆرێک هەر کەسێکە حکومەکاتەوەوانە ئەبێت ئەو کەسە سەر بە قوڕیش بێ جا لە بەنو عەبدومەناف بێ یاخود لە بەنو عەبدودار بێ یا لە تەمیمی بێ یاخود بڵێن چی پێڵێنەوەی هین عودەی بێت بەنو عەدی بێ بەڵکوەوەی کە عومەری کوڕی خەتابە هەر کامێکیان بێتەوەوانە ئەبێ لە ئیمامەت لە قوڕیشا بێ نابێت لە قوڕیش بچێتە دەرەوە کە ئەمە بۆ خۆی ئەم تەسویرەوە ئەم فکرە فکرێکی ڕاسیستیە یعنی تۆ ینی چی مەسەن قوڕیش خوێنیان شینە و باقی ئەوانی کە پیانەڵێن موسڵمانەوانە خوێنیان سوورە ئەوە بۆی شوێچێ لا فرق بين عجمين وعربين وعجمين إلا بالتقوى أو بو شوية شيء عليه أو معناته أو طاعة ولي الأمر واجبة حتى لو حكمكم عبد أسود رأسه كزبيبة أو هذا هي شيء تاعي أم عبادية يعني هذه تناقضات تاعي لنا وحديثة كان بلان أم حديثة شيء صحيحة وهم يعني كان ليرات هستكي هلا سرتاي أم دينه طبعا أو نقزي أماك عليه أجر أم شتوابو هذا أم حديث راز وأمل قصي محمد بوا ولي نقل كراوه وهمو صحيح كان واضح أي بولا سقيفي بني ساعدة مثلا أو سو خزرج كان يعني سعدي كوري عبادة بهي بخليفة بوشي بقلبل فرياك وتن عمر أبو بكر أبو بكر وعمر أبو عبيدة الجراح الرأي أنت بس سقيفي بني ساعدة طبعا لبي بلين ترمي في غمر ترمي محمد عن بجيش هذا ما الناش هذا ما بوا حديث شيء لسه وفي ما بوا ما
وەکو مەسیحە دواییەتەوە ماوەی 3-4 ڕۆژێک لەوێ شوێنەتەوە وایە بە قسە کە باسەکەن ئەڵێن تەرمەکەی تا بۆنی نەکرد نیان ناشتیانی هەر لە ئەو ماڵەشان ناشتوانەکە تیا بووە بەرحاڵ ڕایان کردووە بۆ سەقیفەی بەنی ساعیدە لەوێ بۆیکەوە بوبایعی ئەبوو بەکر بکرێ یاخود یەکێک لەوانە ببن بە خەلیفە دیارە دوایی لەسەر ئەبوو بەکر ڕازبوونەتەوە هین ئەڵێ فەلسفودا ئەڵێ باشە ئەگەرم حەدیسە ڕاستە ئەگەر ئەلئیمامەت فی قوڕیش ڕاستە بۆچی هەر لەوەیە ئەبوو بەکر و عومەر بیانی تاجاوە محەممەد ئاوای وتووە مە حەدیسی محەممەدت توانی ئینکاری ئەمە بکەیت ئەتوانی لەمە هەڵگەڕێیتەوە طبعا ئەمەیان نەوتووە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەمە حەدیسە دواتر دانراوە دواتر ئینکراوە طبعا بەمە ئەمەیە کە بەشێک لەوەی کە بڵێن عولەمای ئەزهەر و ئەوانەی کە فتوان بۆ دەرکردووە بە خارج عن الدین و بە مرتد و ئەوانە ناوێبن لەبەرەوەی نەقزی تەواوی هینەکە چکەم حەدیسە کە صحیحات و بوخاری ڕەتکەیتەوە مسلم ڕەتکەیتەوە هینی ئەحمەد ڕەتکەیت ئەحمەد بن حەبەن هەموو ڕەت کردەوە ئەوەی کە لە دوای قورئانەوە هاتووە بەم معنایە لە دین دەریان کردەوە طبعا ئەم حەدیسە وەک ئەو باسەکە لێمە دانراوە دروست کراوە دلیلەکەشی چی بۆ دلیلەکەی ئەوە بووە فعلا لە دوای ئەو ڕووداوە لە دوای خولەفا ڕاشیدیەکانەوە کە هەر چواریان دیارە هەر لە قوڕیش بوون دەوڵەتی ئومەوی دروست بووە کە هەر هینە هەر قوڕیشی بوون بڵێن لە تەرەفی بڵێن کێزانی ئەبوو سوفیان و نەوەی ئەبوو سوفیان بوون دوایی لەم لە بڵێن دەوڵەتی عەباسی دروست بووە کە کوڕی بڵێن نەوەکانی مانی محەممەدن کە عەباسە ئەم دوان هەم ئەمسیانە هەمیان لە قوڕیش بوون ئەم حەدیسەکە دروست کراوە و وەزع کراوە بۆ ئەو کاتە وەزع کراوە کە دەسەڵاتی ئەمانە بپارێزە بەڵام ئەمە ئیتر بینا و ئەساسی ئیسلام بووە لە دوای محەممەد ویا لە سەردەمی محەممەدیشەوە کە ئەساسەن جیاوازیەکی زۆر گەورەی لە بینی بەشەرەکانە داناوە و تەراتوبێتێکی وای تعریف کردووە ئەتۆ مەسەلەن لە هەندستانە بینی ئێستا کاست سیستەم و ئەوانە هەیە ئەمە سەر ئەمە سەرەوەمە دوایی لە خواریشەوە کۆمەڵی خەڵکان نابێت دەستیان تێوەیە هەرگەڵاون هەمان شت ئیسلام بە جۆرە لە جۆرەکان بەرهەمی هێناوەتەوە لێراوە ئەو تەراتوبێتە طبقاتیە و ئەو بەرز و نزبێت طبقاتی چینایەتی تەثبیت کردووە زۆر ڕاستە کاکشەمە من یەکش زۆر سەرنجی ڕاکێشام ئوسلوبێکی سوخری زۆر جوانی هەیە فەرجفۆدا زۆر جوان ئەڵێت تۆ ناتوانانی کە باسی قوڕیشەگەر باسی قرش نەکەیت قرش مەبەستی عوملەی پارە قرش ئەڵێ قوڕیشی و قرشیان وتووە دینار پارە عوملە هەموو شتێکیان بۆ دەسەڵاتدارێتی بۆ چکەمانە بازرگان بوون ئەمانە قەبیلەیەکی بازرگان بوون بە تایبەتی ئەبوو بەکر ئەوە بەکر خۆی لە بنەڕەتا بازرگان بووە محەممەد خۆی کاتێک خۆی ژنێنەوە نەک لە بەرەوەی کە حەزی لەگەڕ لە بەروی ژنێکی ناجح بووە لە مەجالی تیجارەتە کەواتە مەسەلەکە لەو سەردەمایە دەسەڵاتدارێتی نفوزە پارەیە قرش قروش ئەمە درێژەی کێشاوە بۆیان ژۆتە سەر بەداخەوە من ئەوەی لە مێژووە من دەبێتمەوە ئیسلامیەکان کاتێکە خالیدی بنی وەلید یەت پەلاماری عێراقەیەت وەبزانم بەس کوردەکان لە هەورامان تۆزێ مەقاومەیان کردووە هەموو عالم ملی کەس کردووە بۆیان بۆ لە برەوەی وەکو مەغۆڵەکان دەسەڵاتدارێک بوون بە شمشێر غازی بوون ئەمانە مرۆڤی دەسەڵاتدار نین مرۆڤی حکم نین مرۆڤێکن پەلاماری شوێنانەیەن پەلاماری شوێنانەیەن سەبایە ئەگرن باز و خەراجە سەرن و ئەبێت و ببێ ملکەتیان من تێناگەم لە ئەزار ئینسانی کوردی کۆمەلگای کوردی با بڵێم تا ئێستا بۆچی هیچ بۆ چوونێکی ڕاستگۆیانی نییە لەسەر عالەمی ئیسلامی تۆ ئێمە زۆر چاگەزانین ئەمانە کۆمەڵی قەبیلە بوون قەبیلە لەسەر ئاستی هەتا هەموو شوێنەکانی ناڵم ئەسە نمونەی بافڵ تاالبانین بۆچی بۆ هێنایتەوە ڕێک ئەوەی بیرخستمەوە کاتی خۆی ئەبوو بەکر بە ناوی بەیتلمالەوە بە ناوی زەکاتەوە پارە لە دەوڵەمەنەکانە سەنێت بەڵام کاتێکە خۆی ئەمرێت سەیرەکەی ماڵەکەی پڕ لە درهەم و دینار و قرش بەبێەوەی سەرفی کرد بێ بۆ خەڵکەکە ئەمە جۆرێکە لە نەفسیەتی ئیکتینازی با بڵێن کەڵەکەکردنی سامان
خەڵکە گرنی سامان من زۆر بەنا مۆسیرەکە خەڵک ئێستا بیری لە ڕەسمالیەتی عالەمی ئیسلامی نەکردوێتەوە نازانم تۆ چۆنە لەوانێت تۆ دقیقاً خۆی باسەکە لەسەرەوەیە کە دین و ئیسلام ئەگەر بیجێڕیتەوە بۆ ئوسوڵەکانی تۆ ناتوانی لە بەدەر لە ململانە چینایەتەکان تی بگەیت بەدەر لە هەوڵی باڵا دەستبوونی بەشێک لە کۆمەڵگا بە ناوی ئەم ئایدۆلۆژیاوەتی بگەیت ئەم فکرەکە مەسەلەن محەممەد لە مەکەیە بانگشتی بۆ کردووە کە تێکەڵ بۆ لەگەڵ جۆرێک نزیکایەتی هەیە لەو فۆرمە هینە مەسیحیەوە کە بۆ نمونەوانەیە کە لە مەسیح نەقڵ کراوە کە خۆشەویستی و خواب خۆش بوێت و داوای بڵێن دڵنەوایی ئینسانەکان بۆ یەکتر و بڵێن بە جۆرێک بەزەی و بە جۆرێک دوورکەوتنەوە لە کۆمەڵێک زۆم و زۆر وستەم کە هەبوو ئەوانە بە جۆرێک لەم بابەتانە ئەفکاریشی لەم بابەتانە مەسەر ئاەتەکانی کە پێڵێن ئاەتی مەچیکەی خوێنیتەوە شتی لەم بابەتانێکە بەڵام هەموو ئەمانە وەکو بانگەشێکی چۆنێک جۆرێک نزیکە و مەسیحیەوانە لە ناو مەکەیە هیچ وەڵامێکی وەرنەگرتەوە کاتێک ئەمە ڕەتی بوو بە چەکداری بوو بە هێزێک بۆ خۆسەپاندن و نمونەیەکی لە دەسەڵاتدارێتی باڵا دەستی نیشانداوە ئەوانەکە دەستی تێکەڵ بوو لەگەڵ سیاسەتاوەمانە ئەو کاتەیە کە ئینتیشارەکات و بڵاو بێتەوە ئەو کاتەیە کە ئەتوانێت لە ماوەیەکی زۆر کورتە ئەمجارە بتوانێت بگاتە ئەوەی کە دەسەڵاتێکی گەورەی سەرەتا لە هەموو بڵێن دورگەی عەرەبیەوە دواتر بکشێ بۆ ناوچەکانی تر و ناوچەکانی تریش لاجیکانی ئەم پەیوەندیە لەگەڵ دەسەڵاتە لە هەموو مەفاسیلەکانی تەتەور و بەرەگرتنی ئیسلامە وەکو دینێک وجودی هەیە یعنی دیارە باسەکە لەسەرەوەی هەموو ئەدیانەکان کە ئەیان بینی ئایدۆلۆژیاکن بۆ حکومکردن و بۆ سیاستکردن بۆ باڵادەستی توغمەیەک بەسەر کۆمەلگاوە هیچ کام لە دینەکان لەمانە بەدەرنین بەڵام ئەمە ئێستا کە ئەیبینین لە ئیسلامە زۆر بەزەقی ئەمە دیارە هەتا ئێستش ماوەتەوە لەبەرەوەی بەشێکەوەیە کە دەسەڵاتدارانی ئەم ناوچەی ئێمە بەبێ ئایدۆلۆژیایەکی ئاوا کە بە مقدس ئەو ترسێنێ بە پیرۆزەکان ئەو ترسێنە ئەوانە هیچ مبررێکی عقلانی شک نابا بۆ ئیدامەدانی دەسەڵاتی یعنی تۆ مەسەلەن ئێستا ئەم ئەمیرانی خەلیج و ئەمانەی سعودیە بە چی بتوانن پاساوی ئەوە بدەن ئەم هەموو سەروەت و سامانیان لەبەر دەسایە و بۆ خۆیان بەبێ قانون بەبێ انتخابات بەبێ هەڵبژاردن بەبێ هیچ حەق و حسابێک ئەوانە خەریکن تەخشان و پەخشانی سەروەت و سامانی سعودیەکەن بەسەر کەس و کارەکانی خۆیانە بەسەر ئەمیرەکانە هەر ئەمیرەگە بینی لەو ئەمیرانەی سعودیە هەموو بەشێکی دیاریکراوی لە نەوتەکەت بۆ دانراوە ئەوانە و کە ئەسڵ مشتەماع وەکوکانە و مشتەماع هەر وجودی نییە بەچی تۆتوانی ئەمە تەبریێتی ئەگەر بە ئایدۆلۆژیاکی لەم بابەتانە نەبێت لەبەرەوەیە کە ئەمەی کە ئەمڕۆ لە ئیسلامە ئەیبینین هەم ئەم پاژماوەی ئەم ڕابردووە هەم دروستکراوی ئەو ڕابردووەیە کە تێکەڵە لەگەڵ سیاستکردن و ستەمکاریە و هەم ئایدۆلۆژیایەکە بۆ پاساودانی ئەو ستەمکاری کە لە ناوچەکەی ئێمە ئێتر ئەم ستەمکاریە تۆ لە سعودیا بە جۆرێک گەیبینی لە وڵاتەکانی تری خەلیجا بە جۆرێک گەیبینی یەکتە عێراق جۆرێکی ترە ئوردون و میسر و ئەوانەی تر بە هەمان شێوە یعنی تۆ دەبێنیت بە شێوەیەکی عەقلانی تەقییمی ئەم دەسەڵاتانە پێی بڵێمانە لەسەر حکم بنیان ناکەس بە هیچ پاساوێکی نیەمانە لە حکوما بن پێویستە کاکە ئایدۆلۆژیایشی لەم بابەتانە هەبێ بۆ ئەمانە پارێزراوە من ڕێکی تری شەمەیە کاک شەباڵ مشکلەکە لەوەیە من ئێستا من و تۆ کوردین کە قساکەین بەڕاستی من قەت ناتوانم خۆم داببرم لە کوردبوونی خۆم زۆر جار ئەو پرسیارە لە خۆمەکەم کورد بۆچی نەیتوانی و ئیجتیهادێک با لە عالەمی ئیسلامیە جارێک بڵێن نا بۆ ئەم دەقە چکەم دەقە وەکو جیۆگرافی وەکو لۆکاڵ هیچ عیلاقی بە من و تۆنی وەکو کورد ئەسڵم جارێ ئەو بیابانە ئێمە کوێستانین ئەزای ئێمە هەر زۆر جیاوازین بەڕاستی ینی هەموو ژینگەکەمان جیاوازە حوشتر لە ئێمە ناشری خورما لە ئێمە ناڕوێت ئەزەنی چی شعارە کۆنەکەی پاسۆکم بیرەکەوێتەوە کەیان و نە خورما میوەیە نە حوشتر حیوانە نە عەرەبی ئینسانە من واناڵم
عرب ناقدی زۆر گەورەیتیایە بەڕاستی بەڵام ئێمە وەکو کورد تا ئێستا لەبەر شڵەژان و لەبەر ڕووداوە ناوخۆیەکانمان و شەڕی یەکێتی و پارتی و گۆڕان و ئەمانە سەرمان نەپەرژاوەتە سەر دەقێک کە خۆی کرۆ بە دەقێکی گلۆبال بەڕاستی و تا ئێمە لەوانەیە خۆشت ببینی لە سویدا نیسبەی موسڵمان چەند زیای کردووە پێرە ژنوپیاوێکی سویدی پێیان وتم وتیان لە سایە 30 خەڵکی سوید موسڵمانە لە سایە 30 تەسەور کە بڕوا ناکەم لە چلەکانە یەک موسڵمانە بوو بێ لە سویدا ئەسا لە سایە 30 مجتەمەعەکە بۆ بە موسڵمان لە سویدیشە خەڵک بەبێ پرسیارکردن هەر لە خۆڵە تۆ من موسڵمانم من باوەڕم بەخوایە باوەڕم بە محەممەد هەیە یعنی هاتوتە ناو ناخی زمانەکەشمانەوە من بڕواجان لێرە قسەکانی خۆتی بیر نەچێتەوە بەس لێرە ئەو ئینە بکەین کە ئەوەی کاڵی لە سەتاسی کۆمەلگای سوید موسڵمان من دیارە حسایی وام نەدیوە بیستومەکە من مسلمان هەیە ئەوە ئەزانم بیستومەکە ملیۆنە کوشتێک مسلمان هەیە ممکنە دیسبەتەکە بگاتە لە سەتابیست بەڵام مەمان بیر نەچێمانە لە دەرەوە هاتوون من و تۆش بۆ مسلمان حسابین لێرە ئەوە لە بیر نەچێ ئەوەش ڕاستە کەس لە هەوێکەی نانووسێ کەس لە دایرەی هینا لە نفوسەوانە کەس خانەی دیانەمان نییە دیانەتەکە چییە بیر و باوەڕی دیانەت چیە بێگومان بەڵام پرێزبیرۆکانی ئێرە بڵێ حتمما بەشی خۆشی ئیدیۆلۆژیزە ئەکرێت بەڵامانای ئەوە نییە من بەسمەوەیە ئیسلام لە باتی ئەوەی کەم بکازیاکات مشکلەکە لەوەیە بۆ لە بری کەس پرسیاری لێ ناکات ئێستا من بڕوا ناکەم کەس لە کورداوەکو من تۆ دانیشە مناقەشەیە بکە بۆی بووی نییە بۆ چونکە ئەو بۆی گرنگە بڵێ من سەیدم من مسلمانم چوار ژنێنم ئەچم بۆ حاجیم چی ئەدزم لە ژێرەوەی دزم دوو چاکاکەم هەمووین بۆ ئەسڕێتەوە لەوە ئینسانی کوردی وا فێر بۆ کاک شەماڵ ئەنجا دوای ژێت قسە لەگەڵاکڵێ ئیسلام لە سەلامەوە هاتووە ئیسلام ئەگەر لە ئاشتیەوە هاتی بێت چیەکە لە سین چیەکە لە بەڕاستی ئیسلام هێزێکی غازی بووە دیکتاتۆریاتە هەمووی مێژووی ملشکاندنە مێژووی کوشتن و برینە مێژووی ئیختیالاتە خۆ ئەدۆنیس زۆر جوان نەقدی کردوون کە کاتێکگەڵێ ئەڵێ کاکەمانە هەر خۆیان خەلیفەکان یەکتریان کوشتووە علی و شیعە زانی چی بە جەماعەتی سوننە ئەکەن خۆی مەیلاقمان هێمە بەس لێوە سەیریانەکەین بزانە چی ئەکەن یەک شتی تریش کە من زۆر بۆم گرنگە خەڵک لە بیدایەتە منبەهیر بووە بە ئیسلام ئەوەیە شاگەشکە بووە لەبەر ئەوە نەبووە کە لە تێکستەکە تێگەیشتووە ئەوە ئەدۆنی زۆر جوان باسی ئەوەکە دەڵێت بێ لە فەرەچپۆدە بۆیە من ڕام وایە ئەدۆنی زۆر قوترە لە فەرەچپۆدە سەدمەی یەکەمی مسلمانان بە ئیسلام بەلاغەکەیەتی بەلاغە سەوتیەکەیەتی نەک لە بروی لە تێکستەکە تێگەیشتون چکە ئەساسەن خۆی تێکستێکی منەقەت دەبوو ینی نقطە و پیت و حرف و شەددە و زەممە و کەسرە و تەنوینی لەسەر نەبووە خەڵک بەس بە گۆشتۆنیە گۆشکردن گوشکاردن بە فارسی هەروە بیستوێتی لەبەرەوە بۆ من زۆر گرنگە بەڕاستی ئێمەی کورتە ئەستا کتێبێکمانی وەزانم بەس عەبدولقادر معروفمانەیە جارێک تۆزیان ڕخنەی کردووە ئینسانی کوردی تا ئێستاش ڕۆژ لە ڕۆژان دانەنیش تۆ بڵێ ئەم تێکستە بۆچی حکمی ئێماکە تۆ زانی گاگە شەماڵجیان ئێمە لە وڵاتێک ئاژین عێراق ئەڵڵاهو ئەکبەری لەسەر عەلەمەکەیەتی ئەساسی قورئانە بۆ قانون و یاسا تەحەداکەم نیوەی کورد قورئانی نەخوێنەوەتەوە ئێمە چۆن ئەمە بێتە ناومانەوە حکوممان بکە معقولە یعنی ئەجنەبی و غەزوو یعنیجی غەزوو ئەوەیە کە تۆ بتوانی حکمی میلەتی بکەی بەبێ ئەوەی خۆیان بزانن قانونە چییە ئەمە مشکلەکەی لای من ئەزانی چۆنە من سەبارەت بە کوردبوون و کورد نەبوونەکە من شتێک بڵێم لێرەیە ئەم مەسەلەیە زۆر پەیوەندی بەوە نییە یەکێ لەو شتانەی کە هەمیشە من بۆم پرسیارە ئەم زمانە نەحوی عەرەبیە کەس قسەی پێ ناکە یعنی ئێستا تۆ باسەکەی ئەڵێ کورد تێنەگەیشتووە ئەوانە من دڵنیا دەکەمەوە بەشی زۆری هەرە زۆری ئەو جارێ هیچ کە بەشێکە نەخوێنەوارن هەر نازانن بشخوێنەوە بەڵام کە ئەشی گوێشیان لێبێ لە ڕادیۆ لە قورئان و ئەوانە خۆ تێناگەن معنای چییە یاخود ئەوە کە قورئان خۆی بوو ئەوە نەنووسراوە کە تێی بگەی بەڕاستی ئەوە خۆی نووسراوە زوڵێ بۆ کتاب مبین و نازانم ئايات و بەینات و ئەوانە بەڵام نازانم هەستەکەی هەمووی ئەلغازە هەمووی بە جۆرێک دانراوە بۆی کەوا
مەجای تەفسیرکردن و تەویلکردن و ئەوانەی تیابێ بە جۆرێکی تر لی تێ بگەی ئە بە جۆرە نەبێ بۆ جۆرە بێ جگە لەوەشکە بەشێکی زۆری ئەو خەڵکە کە تۆ لە دنیای عەرەبای ئەیان بینی قورئان بشخوێنێتەوە حاڵی نابێلی یعنی ئەگەر بزانێت بخوێنێتەوە بە باشی ناتوانێت تێ بگا کە ئەم زمانە چییە من ئێستا یەکێک لەو شتانێک کە سەرنجی ڕاکێشان لەم کتێبەی فەرەسفودەشە ئەوەی ئەو زمانەی کە پێی نووسرا زمانێکی زۆر ئەدەبی سەخت و قورسە هەستەکەی بۆ مەجموعەیەک مەشایخی نووسیوە یاخود بۆ مەجموعەیە خەڵکی خوێنەواری نووسیوە کە تعمقیان کردووە یاخود عەرەبیەکان لە ئاستێکی باڵایە بۆی هەندێک زۆر ڕاستە بازێک تێکست و نەسی هێناوەتەوە لە تەبەری و لە مەسەلەن بڵین لە شوعەراکانی سەردەمی عەباسی سەردەمی ئەوانە یاخود ئەو شتانی کە لەسەر مەسەلەن سەفاح نەقڵ کراوە ئەوانە کە ئەی خوێنیتەوە ئەڵی باشە مێستا بیدەیتە دەست کەسێکی عەرەبکە عەرەبیش بێ یان هەر بە عەرەب لەدایک بوو بە عەرەبیشی خوێن بێتەوە ئەمانە خۆ بیدەیتێ خۆ ڕاستەخۆتی نەگە نازانێت چی لەبەرەوە من وا ئەزانم کە باسەکە کەمتر ڕەبتی بەوەوە هەیە کە مەسەلەن ئێمە پشتمان هەیە یان نیمانەیە شتە ئەمەی کە بڵین میلیۆ جوغرافیەکەی چوونە و یا بڵین بیئە جوغرافیەکە و بیئە ژیانەکەی چوونە کەمتر کاریگەری لەسەر بڵاوبوونەوە و فراوان بوونەوەی ئەم بیر و بۆچوون و بیر و باوەڕە هەیە لەوەی کە چینە باڵا دەستەکانی ئەم ناوچەیە پێویستیان بەچی بووە ینی ببوورە لە قەوسێکە من بۆی ئەو قسەیەم کرد بۆیە باسی پاسۆشیشم کرد بەڕاستی بۆی پێ و بڵێم تەنانەت ناسیۆنالیستەکان منەزیرەکانی کوردیش کە بەحسان منەزیری قەومین هەمیان متەئسیرن بە ئیسلام کاکە هەمیان مسلمان هەمیان نوێژەکەن هەمیان جەمال نەبەست بۆ جەمال لەبەزەی خۆیەوە لە مزگەوت ناشتیان قسیانە قەبرستا بینیت خۆ ئەو بینی یعنی ئەوە چی ئەڵێ مەبەستم چییە مەبەستمەوە مرۆڤی کورد مرۆڤێک نییە بوێر بێت بڵێ نابوو ئەم دەقا من لە سەردەمێکی تراژیم سەدەی 21ەکە ئەسڵم من هەستەکەم ماوەی ترم ئەم مناقەشانە ستودیان نامێنێ زەکای ئیستیناعی ئەرتیفیشیال بە ئاستێک ڕۆشتووە هەموو کەسێکە توانێت دە قورئان بنووسێت ئێستاکە کە شەماڵیان یعنی هەستەکەم ئەو ناوچەیە بووە بە چۆنڵی پاشەڕۆخانەی زانستەکانی ئەوروپا بەڕاستی بەس ئەوەیە لە قازانجی دەسەڵاتدارەکانە ئەو شعبەوە بە گەمژەیی بمێنێتەوە بۆی ئەوانە حکمیان بکەن وەکو خۆدوتە ئەوە ئەردەنەوەیە ئەو سعودیە ئیماراتە قەتارە هەموو عێراق هزار وێرانە کاکە تورکیا لە پاش هەمووهێنی ئالمانێتەوەوانە گەڕانەوەی بە دواوە بەرە و ئەم بیر و بۆچونە دواکەوت و کۆنە پەرستانەیە بەرژەوەندی چینی باڵادەستی ئەو وڵاتەیە قازانجی بەرژەوەندیەکان و پێداویستیەکانی ئەم سەرمایه‌داریە کە بۆی شوێنێک ناتوانێت بچێەوە ناتوانێت جواب ئەزمەکان و قەیرانەکانی باتەوە ئێرانمان هەیە لە تەنیشتمانەوە ئەوە زانم پاکستانە ئەوە ئەفغانستان ئەمانە چێ مەسەلەن ئێستا ینی بۆ خراپترین جێگا لە بڵین تاریکترین شوێنێکە ناشرینترین ڤێرژنی ئیسلامی تیاپیاداکرێوانە ئەفغانستانە بۆ ئەفغانەکان لە قورئان تێگەن بۆ زانە قورئان هیچ ئەزان بۆ ئەگەر بە فارسیش تێکستەکان پێ بڵی بەشیی زۆری ئەو خەڵکە لە ئاستێکی وایە لە خوێنەواریایە کە حاڵی بێت و تێبگا مەسەلەکە ئەوە نییە بە بڕوای من باسەکە ناگەڕێتەوە سەر ئەوەی کە لە من لە شتێکی شاهستەکەم تۆزێک لەوانەیە لەگەڵ تۆە گۆشەیەکەم هەبێ ئیژەوەیە من وازانم ئێستا ڕەخنەگرتن لەم بیر و بۆچوون و ئەفکارانە لەم دینە زۆر واوەتر چووە لەوەی پێشووتر ینی تۆ سەردەمانێک باسی ئینەکەی بەڵام ئێستا سوۆشیال میدیا و زۆر کتێب و ئەوانش دەرکراون لە ماوانەیە کە ڕەخنە لە ئەساسیاتەکانی ئەم بیر و بۆچوون و فکراگرن بەڵام ئێتر بە هەر منهەجێک ڕەخنەی لێژیراوە شتێکی کەیە من ناچمە سەرەوەی کە ئایام لەگەڵ و ڕەخنانەیە هەمیانین بەڵام ئەمە کاکشەماڵ بەس تۆ چی بە کچێکی سویدیڵێ کە ئەچێت لە سووریا مناڵەقاتەوە بە ناوی جیهادی ئیسلامیەوە تۆ چی بەواڵیت ئەم تێکستە مشکلەکە لەوە ئەم تێکستە هەژمونی هەیە لەبەرەوەی دەرخە بۆ دەرخکردن کراوە خەڵک بڕوای پێێتی و تا خەڵک لە مجتەمەعێکی ڕەفاهی وەکو سویدیەوە ئەچێت لە سووریا بێ بە داعش من ئەمە ئەڵێم کێشەکە لەوەیە کاک شەماڵ من پێ دەڵێم خێزانی کوورد دەناسم لەم وڵاتیان لە سویدا مناڵەکەی ناوناوە تەڵحا
تو باسی چی بۆ منەکەی کاکە من خۆم مامۆستایەتیم کردووە وتومە کاکە تۆ عەرەبیت توتی نا من کوردم وتمە ئەمە کێ ناوی تەڵحە قوڕم بەسەر تۆ بە ماڵی چی کاک شەڵاڵ ئەمە مەئساتەکەی بەم ئاراستەیە هین هەیە بەم ئاراستەیە هەوڵ زۆرە بۆ دەمەزەرکردنەوەی ئەم بیر و بۆ چوونانەوە بێگومان ئێمە لە بەرامبەریشیان ڕەخنەوە ئینتیقاد هەیە لە بەرامبەریش بەڵێ ئێمە برا ئەخڕەشیدمان هەیە ئەخڕەشید کابراایەکی زۆر بەتوانایە حامد عەبدوسەمەدا و کوڕەکە ئەمانە هەمووی ڕەخنەگری زۆر باشن بەڕاستی بێگومان بەڵام گرفتەکە لەوەیە کە ئێمە هینەوە سەر حوکم ئەم کتێبی فەرەسفۆدە لەو خاڵەیە بۆ من گرنگە کە باسی شەریعەتی جەنگاوەرەکات محارب المحارب ئیسلام دا ببرە لە محاربە هیچ شتێکی تر نییە ئیسلام بە چەک و بە سەیفەوەیە کاکە محاربە هاتووە لە جززیریش عەرەبیەوە هاتووە حکمی من و تۆکە لە کوردستانە و هەموو خەڵکێکەشمان بڕوای پێێتی خەڵکمان هەیە حیجابی بۆکە خەڵکمان هەیە خۆی ئەکات بە ژنی چوارەمی عەلی باپیر کاکە ئێمە شەڕی چیەکەی خۆر بەسرم کاکشەمە ئەزانی چۆنا من لەو بابەتانەوە ینی بەشتێکی زۆرەوەی کە وای لە من کرد کە بێ من بەرنامانە بکەم یەکێک لەو دافعانەی کە بوو تیرۆرکردنی بڵێن خواناس وریا بوو کە لە شاری چەمچەمان بەدەستی گەنجێکی تری هاوتەمەنی خۆی تیرۆرکرانی من ئەمە زانم ئەم حەقیقەتە خەتەرە هەست یەکەم بەڵام باسەکە لەسەر ئەوەیە کە ینی هەردوو دیوەکەی ببینین و لە بەرامبەریشیا بەرەنگاریەک هەیە بەڵام گرنگەوەی ئەم بەرەنگاریشی کۆمەڵایەتی بێ من ئەزانم کولتور یاخود فەرهەنگ و ئەو دەقەی کە تۆ باسیەکەی ئەمانە هەموو کاریگەری خۆیان هەیە و چێکە لەم شەڕەیە بەکاردێن بەڵام دەق بەبێ ئەوانەی ببەخشن بەبێ ئەوانەی کە دەقەکان تەفسیرەکەن و بەبێ ئەوانەی کە دەقەکان جێبەجێەکەن دەق مردووە دەق ناتوانێت خۆی چمودانی نییە دەق خەنجەری بەدەستەوە نییە دەق تەقەناکە دەق لەوێ دانراوە کاتێک کە پێویستە بێت و کاتێک کە ضرورەتەکان یەتە پێشەوە دەرەکەون و ڕۆڵی خۆیانە بینن مەسەلەن 40 ساڵ لەمەوە بەرچێکی بن و تۆ و کەسی تریش لە کوردستان نێزانی ئیبن تەیمیە چییە و فڵان نازانم وتووە و سەلەفیەت هەر تعبیرێک نەبوو هەر وشەیەک نەبوو کەس حاڵی بێ بزانێ ماناکەی چیە بەڵام ئەمانە ئەمڕۆ بوونەتە مۆد و ئەوەی کە ئەمەی کردووە ئینسان بتوانێت بە شوێن قازانج و بەژەڵ چیناتەکانە بگەڕێ زۆرتر لەوەی لە دەقەکانە ببینیتەوە بەرحاڵ چینە سەر بەشتری بەڵێ فەرموو بەڵێ بەردەوام بە تۆ قسە بکە من بچینە سەر بەشێکی تری ئەوەی کە دوای مەسەلەن لە باسی خەلیفەکانە خەلیفە ڕاشیدیەکانە فەرەسفودە قسە لەسەر دەورانێکی دیاریکراوەکە دەورانی عومەر بەبێ ڕەخنایڵێتەوە وەکۆی کە لە دەورانی عومەرە دۆخەکە باش بووە بە جۆرێک عومەر گوایە خۆی کەسێک بووە کە لە خێر و خۆشیەکان و لە ئارەزووەکان خۆی بە دوور گرتووە هەر بەم معنایەش ڕێگەی نەداوەکە سەحابەکانوانی کە لەگەڵ محەممەدا بوون مەدینە بەجێ بێڵن و بڕۆن بکەونە تاڵانکاری و سەروەت و سامان کۆکردنەوە ئەوانە بەڵام بە دوای ئەمەیە بە دوای ئەم ماوەیە تەمان ئیشارەتێک و ئاماژەیەکی باشیش بە مۆزوعی ئەبوو بەکرەکە کە چۆن ئەبوو بەکر ئەسڵەن لەگەڵ عومەرە خلافێکی گەورەی بووە لەسەرەوەی کە خەڵک چۆن شایەتمان بێنە توی کوژی شتێتی شایەتمان ئەبێ حەقەکەی باخەوە ئەوانیە شایەتمان بێ و بە بەلاش و بڵێ من موسڵمان مۆوانە بێ زەکات بات و زەکاتەکەشی بێ با بە ئێمە ئەمە سەرانەمان باتێ ینی باسەکە لەسەرەوە بە تەمان عومەر ئەمەی قبول نەکردووە بەڵام دواتر تەمان ئەو لێوە باسیەوە ناکە عومەر ئەخیرەن قەناعەت دەکات بە قسەکەی ئەبوو بەکر ئەڵێ بینیم کە ئەبوو بەکر دڵی زۆر ئەجوڵێ بۆ ئەم جیهادوی نەمنیش وتم باشە ئەمە با لەبەر خاتری ئەبوو بەکر بڕاتە پێشە عومەر واڵێ ئەمە جێبەجێ بووە و تەسبیت بووە ئەوانەوە لە هەر بە دوای مردنی محەممەدایت مردنی محەممەد بەڕاستی موسیبەتێک بوو بۆ جەزیرەی عەرەبی و بۆ ئەو ناوچەیە هەموو قەبایلەکانیان تاروبار کرد بەشتێکی زۆریان لە ژنەکانیان بە کەنیزە کرد هەر ژنە عەرەبەکان مەسەلەن زۆر باسەکرێ کە
ئیسلام هاتووە دەوڵەتەکانی تر و کوردی وا لێ کردو و فارسی وا لێ کردو و تورکی وا لێ کردو یا ڕۆمی وا لێ کردو ئەوانە بەڵام ئەسڵ مەسەلەکە لە خۆیان دەستیان پێکرد ینی لە ناو خۆیان ناکەوتنە ئەم جۆرە کردەوە و هەڵسو کەوتانە هەر ئەو جەمعی کە دەسەڵاتیان نەویست ئەمانە وایان کرد و ئەمەش لە کاتی ئەبوو بەکرەوە دەستی پێکردووە ئەو عومەر بەبێ ڕەخنەجێڵێ بە جۆرێک لە جۆرەکان باسێکا کە قسەژێک لەسەرەواکە کە چۆن عومەر هەندێک لە ئاەتەکانی تعتیل کردووە هەندێک لە ئاەتەکان لە ئەحکامەکان لەو شتانەی کە حدود بۆ نمونە حەدی دەستبڕین و ئەوانە عومەر ئیلغای کردوتەوە وتێتی ئەمە لە کاتی بۆ نمونە برسێتی و ئەوانیان ناکرێ یاخود تەبرینی دۆستێتە بۆ مەجموعەیەک دست کە کاتێک خاوەنی جایعون کۆمەڵێک دوو کۆیلە بوون پێما بێت دزیان کردووە حشتێکیان بردووە حشتەکان سەر بڕێ خواردویانە دوای بۆیان هێناوە بۆ لای عومەر وتیانە کابرای ساحیب وتێتیوانە حشتەکەی منیان دزی و خواردویانە بەتەما بۆ عومەر دەستیان ببڕێ عومەر وتێتی نا دەستیان نابڕم لەبەرەوەی تۆ هیچیان نایەتێ خواردنیان نایەتێ وانش برسیانە لە برسێتیا دزیان کردو لەبەرەوە دەستیان نابڕم جا لێرە باسیەوە کاکاڵێ حەدێک لە حدودا ئاشکراکان لە قورعانەکە هاتووە حەدی سەریقەیە کە هیچ دەست بڕینە کەسێکە السارق والسارقة فاقطعوا أيديهما لو دەردی سکریڵێ مختصری دێ تەواو هیچ هینێکی تیان نیە بەس عومەر ئەمەی ئیلغا کردوتەوە ئەمەی لا بردووە یاخود مەسەلەن مەجموعەیەک شتی تری لەم بابەتانە کە هاتووە ڕێگەی کردوتەوە بۆ بڵین هەندێک ئەحکام و شتی هێناوە کە نەستی سەریحی قورئان لەگەڵیان مخالەفەتی هەیە لەگەڵی لەبرووی پراگماتیکە کاک شەماڵ من ڕام وایە لەبرووی پراگماتیکە دووەم ئەزمونێکی پێشتر لە حکومڕانی پێشخووی هەیە لەوانەوە دەرسی وەرگتووە ناتوانانی تۆ وەکو سەردەمی محەممەد دەرچێینکە دوم جارێکاکە ئەساسی بینە سەر محەممەد خۆی محەممەد چی بووە محەممەد شاعیر بووە کاکە محەممەد نەبی نییە محەممەد شاعیرێکی فاشی لە جاهیلیەکان قبولی ناکەن ئەڵەن کاکەم شعرانەی تو ئیڵی زۆر ڕەکیکن لە مستەوەی لوغەی ئێمەیانە لە داخی ئەوە محەممەد قورئانە نووسێت خۆ نەک لەبەرەوەی کە کابراایەکی سیاسی بوو بێ محەممەد خۆی نەخوێنەوە نازانم لە متابعی ئەم ڕخنە تازانەکەی تۆوانە هیچ ئیسپاتێک نییە کە محەممەد قورئانیشی نووسی بێ یانیەوە کە ئەوترە قورئانی نووسیوە دیارەمە بەستەوەیە کە خۆی نووسیوێتی کە دەقێکی ئاسمانی نییە کە بۆی هات بێتە خوارەوە بەڵام قسەکە لەسەرەوەیە کە تەواوی ئەو شتەشی کە وتراوە لەسەر هاتنە خوارەوەی قورئان و سوورەت و ئایەت و یەک بە دوایە کاوگوایە هەمووی لە دەمی محەممەدەوە و بیستراوە دوایی نووسراوەتەوە ئەمانە ئەوەش ڕاست نییە کۆرە کاکە جوان کاک شەماڵ ئەمە قسەی من نییە ئەمە قسەی دایکی موسڵمانانە عائیشە پێی ئەڵێ ومن قال لك بأنك رسول الله وەکو بڵێ تۆ مناڵ زۆڵچەکەیت پێغەمبەری چی و خوای چی و ئەچیتە ئەو دیوە لە خۆتەوەیت ئەم دیوەڵێ وڵات تێکستێکم بۆ هاو ئەخۆ ئەمە ژنی ئەوە ژنەکەی خۆی بووە خۆ شیعە بۆیە عایشەیان خۆش ناوێ چونکە فەسحی معالمی محەممەدی کرد وەکو ئەسرار ئەوان بیان خۆش نی ئەڵەن هیچ ژنێک نابێت سری پیاوەکەی کەشف کات سری زەوجی ئەو هەموو شتێکڵێ ئەڵێ کاکە ئەم کابرایەت چۆتە ئەو دی و هاتۆتەوە دێتی وڵا خوا شتێکی پێوتم ڕاست ناکات ئەمە ژنەکەی خۆی وتێتی خۆمە قسەی من نییە کاکە خوا ناسێکی نەکبەت خوا ناسێکی نەکبەتێکە قسەیەکی وای کردی بێ بۆی کوژی کاکە ئەگەر ئازای بڕۆ عایشە بکوژە وە نییە خۆمە قسەی من نییە کاک شەماڵ بەرحاڵ ئەوەی کە نازانم من ئەوم نەبیستوەوەی کە لە دەمی عایشەوە ئەو شتە دووسترا بەڵێ خۆی وڵێ بەڵێ هەیە حەدیسەم نەبیستوە بەس ئەوەم بیستووە کە ئەڵێ لا ئەرە ئیلاهەکە ئیلا یوسارع فی هەواک یعنی خوا هەر بە ئارەزوەکانی خۆ دەکاتەوە نەویش لە مەسەلەی ژنهێنان وشتی وایە بۆ ئەوانە و توێتی کە خوا بە قسە دەکاوە نێ ئارەزوو چی بێت نەسەن وای پێڵێ ومن قال لك بأنك رسول الله ئەمە نەسە خۆی من نییە کاکە تێکست هەیە پێم وتی کاک شەماڵ من حەزەکەم ئەم بەرنامەیەمان هەبێ بۆ درێژ کراوە بۆ نمونە کتێبێکی تر هەیە کە زۆر گرنگە من تۆ قسەی لەسەرکەین وکوتم ئەو کتێبی ئەلفتنە هیشام جوعاوێت بەڕاستی ئێمە بۆ ئەوەی بووی ئیسلامیەکان بزانن کە ئێمە هیچ شتێک هەڵ نابەستین
اما قصيه مني ما قصي مسلمان خوينا هشام جوحيد كتابي كيزو جرينجي كتابكي من عفيف اخزار من محمد الايمان الى محمد التاريخ او زو جرينجا جاريت من توبينو زري شارنوسي فلسفه النيوان مسيحيه واسلام جو ترابيشي اما ابي جاريتي عالمي كردي بناسينينەوە بە ناقیدەکانی ئیسلام خۆی نەک لە برەوەی یەکگرتو ئیسلامی یا گۆڕانخوازەکان یا دکتۆر یوسف و ڕێبین هەردیەکان بەسەرمان ئازاڵ بن بەڕاستی ئێمە ناقیدەکانی عالەمی ئیسلامی لە وێجارێکتر خەبەریان بکەینەوە بڵێن فەرم و خۆشتان جۆ لە عەرەب خۆی بگرن بەڕێی من زۆر گرنگە کاک شەماڵ باسی ئینم کرد ئەبوو بەکر و ئەوەی کە ئەو مجادلەی لەگەڵ عومەرا بوو ئەو شتانێکە لەسەر عومەریش ئێڵێ فەرەسفودە دواتر یەتە سەر عوسمان ئەڵێت طبعا بە ئەتیباری ئەو عومەر تەنها نموزەجێک بووە لە دەمجکردنی دین و دەوڵەتە ئەڵێ ئەمە ئیستیسنایەکە لە تاریخی هینا لە تاریخی دەوڵەت و خەلافەتی ئیسلامیە کە تەنها ئەو پێما بێت 10 ساڵ و چەند مانگێکە 10 ساڵە نزیکی 10 ساڵە دەوروبەری 10 ساڵێکە کە عومەر دەسەڵاتی بەدەستەوەیە لە دوای ئەم 10 ساڵەوە ئیتر ئەمە ئیستیسنایەکە لە تاریخی ئیسلامەوە ئەو باسێکە هیچ کاتێک ئاوا تەمان بڵێن تەمجیدی دەوری عومەرەکەوە زۆر بە عومەر بە کەسێکی زۆر بڵێن بەتوانە ئازانێت کە چۆن توانێتی تەعامل هەم لەگەڵ دنیا شابکە و هەم لەگەڵ دەوڵەت تابکە و هەم لەگەڵ دینی شابکات و بەو زوهدە و بە حسابی زوهد و دوورکەوتنەوە لە ئارەز و لە مەلەزات و ئەوانەکە هەیبووە ئەوان داتە کە دێتە سەر دەوری عوسمانوانە ئەڵێ یەکەمین بڕیار کە عوسمان داوێتی دوای عومەر ئەوە بووە دەستی کردوونەتەوە سەحابەکان وتێتی پێتان خۆشە بڕۆن لە مەدینە بۆ هەر شوێتانەوێ بچن ئەسحابەکانیش کەوتونەتە بڵێنەوانەی ئەسحابەکان ئەمانەی کە عشر المبشرة بالجنة نماني کە لەوانە ماونەتەوە کە بڵێن گوایە عەبدوڕەحمان بن عەوف و طەلحە و مثلا طەلحەیە مەجموعەیەکی کەن ئەبوو عوبەیدەی جەڕاح حەبەشێک دەڵێن وانە ئەمانە ئیتر دەستی ئاوەڵا کردوون بڕۆن لە شوێنەکانی کە داگیر کراوە و فەتح کراوەوانە بڕۆن سەفەر بکەن وەختی ڕۆشتن سەفەریان کردو یارە چیان کردو هەر خەریکی پارەکۆکردنەوە بوون و ئیتر عوسمانیش بۆی کەوا ئینیانکە بۆی کەوا دڵیان بڵێن بەلای خۆیان ڕابکێشێت و بیان هێڵێتەوە وەلایەن کەسب کاتەوەوانە لە پارەی پارەی بەیت المال المسلمین پارەی بەسەرا تەخشان و پەخشان کردوون و ئەو فترەیەکە عوسمان لە دەسەڵاتە بووە 12 ساڵ و چەند مانگێکە بە تەواوی هین بووە بە تەواوی ئەو خەڵکی دەوڵەمەند کردووە یعنی ئەوانەی کە لە دەوروبەری خۆی بوون و کەس و کاری خۆی و خێزانەکانی خۆیەوانە بە شێوەیەکی زۆر ینی باز لە مەلاین کەسێکیان پێم وابێ 3 ملیۆن ألف 3 ملیۆن درهەمی هینی هەبووە درهەمی طبعا درهم عملەی ئێرانی بووە 3 ملیۆن درهەمی هەبووە و چەند 100,000 دیناری هەبوو دیناریش عملەی ڕۆم دەوڵەتی بڵێن کاڵێن ڕۆم دینار عێراقی بووە دینار عێراقیە دەوڵەتی بیزانتی بووە بڵێ دەوڵەتی بیزانتی بووە عێراق بەشێک بووە لە دەوڵەتی بیزانتی غەساسەکان و بەشێکی دیریش مەنازیرەکان بەشێک بوون لە ئێران بەرحاڵ ئەمانە ئەم پارانیانەوە کۆ کردوتەوە ئەڵێ وەختێک پێما عەبدوڕەحمانی کوڕی عەوفەکە کوژرێ کە ئەمرێت پارەکانی بەهینت بە ئاڵتونەکانی کە هەیەی لە خەزنەکەی کۆبۆتەوە بە پارچە پارچەیەکەن و بەشتێکەکەن ئەو نیە وەرەسەکانی کە یانێوینی کە تو مەزەڵی سەدیکێ ئاڵتونی ئینە دانا بە پاچ ئینەکەن بێ لە ناقە و جەمەل کە باسیەکە 1000 عوشتری هەبووە ئەمە بێ لەوانە بێگومان هەمووی بڵێ دەسەڵاتێک بۆ ئیکتیناز پێم وتی بۆ سەرمایە کۆکردنەوە وەکو جاری تریش باسمان کرد سەردەمی ئێستا دین باشترین کاسبیە باشترین بازارە بۆ چووکە جمهورە زۆرە خەڵک زۆر دەنگت پێەیە و هیچیشی لەسەر نی هەرەوەنەی بڵێ من سەیدم ئەمە موشکیلەکەیە ئێمە چۆن بتوانین ئەم هۆشیاریە جارێکی تر
بە ئینسانی کورد بڵینەوە ئەم تێکستانە بە دەرەجی ئیمتیاز تێکستی سیاسین مەبەست لیان حکومکردن بووە نەک هیدایەتدان و نەک ئاشتی خوازی چونکە عوسمانیەکان سەردەمی عوسمانیەکانمان بیرە کاکە عوسمانیەکان یەکەم شتکە کردویانە مزگەوتی بۆ مەحوی کردوتەوە خانەقاوتە چێ و مزگەوتی بۆ کرێتەوە بەچی خەڵک بگەمژێنێ بە مزگەوت وە مەحوی زۆر بە ئینیشی زانیوە زۆر بە فەخری زانیوە ئاسانترین شت لە کۆمەلگایەکە قۆڕاڵاتی ناوەڕاستە مزگەوتێ بکەرەوە وەکو حیزبێک وەکو شاسوار عەبدولواحید وەکو تەواو کەناڵی ئیسلامی دانەوە کاکە کەناڵی ئیسلامی دانەوە تەسەورەکەی NRT چیە خاص بەس بۆ ئیسلامیات ئەمە چی پێڵی کاک شەماڵ من پێ دەڵم گرفتەکە لەوە عالەمی ئێمە جیهانی کوردی جیهانێکە من هەستەکەم ئێستاش نامۆیە بە دەقی قورئان ئێستاش نازانێ ئوسوسی قورئانی لە چیەوە هاتووە بۆ چی حکمیەکات من ئەمەم بەلاوە سیرە بۆیە گرنگە درێژە من بابەتانە بین بەس خۆش بێ بەڵێ من هاوڕیانێک هەن لێرە کۆمنت توشتیان نووسیوە حتمما فرسەتمانە بێ بچینە سەر کۆمنتەکان و ئەوەی کە پرسیار بێ وەڵامی بدەینەوە ئەوشی کە کۆمنت بێلانی کەم بخێنە سەر شاشەکە بەڵام هەر لێرەیە بڵێم ئەگەر هاوڕیانێک یانوێت لەم بەرنامەیە بەشدار بن ڕێیەکیان هەیە چکە بەشیشان لە هاوڕیان خەریکن تێکستی درێژە نووسن ئەگەر ئەیانەوێت بەشدار بن لە بەرنامەکە ئەگادارم کەنەوە لە ڕێگەی ماسنجەرەوە یا لێرە لە کۆمنت ئاگادارم کەنەوە لە ڕێگەی ماسنجەرەوە لیnkەکان بۆ نێرم بۆی کە بێن و لە بەرنامەکە لەگەڵمانابن بەرحاڵ من لە دوای ئەمەوە کە باسی عوسمانەکەم کتێبە یەتە سەرەوەی کە نیهایەتی عوسمان نیهایەتێکی زۆر زۆر تراجیدی بووە کە ئیتر بە جۆرێک خەڵکی دەرەوەی ئەو بازنە بەرتەسکەی کە لە دەوری خۆیەتی لە خزم و کەسەکانی ئەوانە تەواوی دنیای لێ بێزار بوو تەواوی کۆمەلگای لێ بەجان هاتووە و خەڵک محتاج بوو ئەویش بە ئارەزوی خۆی تەخشان و بەخشانی پارەی کردو و چی کردو بە والی چوە و چێ کردووە بە بڵێن قائیدی چی و ئەمانە هەمووی تر بڵێن ئەم پارانەی کە پێشتر ئیسیسماری کردووە لە بڵێن تەسلیحکردنی جێشی پێشووتری مەحەمەدا ئەوانە ئیتر ئەو وەختە دیارە وەختی ئەوە بووە کە بڵێن بەروبوومەکەی بچنێتەوە خۆی دەوڵەمەند کات و خەڵکی دەروبەریشی دەوڵەمەندکە تاوای لێ هاتووە خەڵک بە تەواوەتی لە بەرچاویان کەوتووە تاکە چۆتە سەر منبەر قسەی کردووە بەردیان تێگرتووە پیان وتووە نەعسەلە تاوان اینێکی ڕاسیستی و ئینیش دەرەخاتەوەوانە نەعسەلە ناوی یەهودیەکی کورتە باڵای مەدینە بووە ڕیش درێژێک بووە ئەویش لەبەرەوەی کە ڕیشی هەبووەوانە بەناوی نەعسەلە هەتا ئەڵێ عایشە لە شوێنێکە ئەوتوتی ئوقتلوا نەعسەلە لەعنەه الله یعنی نەعسەلە بکوژن نەعسەلە مەبەستی عوسمان بیکوژنەوەوانە دواتر سەرنجام عوسمان بەو دەرداچێ کە ئەم بڵێن بە تووڕەبوونەی خەڵکو و یاخی بوونەی خەڵکووانە سەرنجامەکاتە سەرەوەی سێ شەرتی بۆ دانێن ئەڵەیەکی چانەوەیە لە غەڵاتەکان دان بە غەڵاتەکان تا بنێ و هەڵەکان تا بنێ و ئەو وەختە عقوبەکەی وەرگرە و خلافەتی خۆت بەردەوام بکە یاخودەوەیە کە هین کە دەستبەرداری خلافەت بە یاوە تا خەڵکی تر بەیعەتن ناکات و وازن لێنێ لە بەیعەتکردنەوەوانە ویش ئەڵێ من کراسێدا ناکەنەوە خوا لەبەری کردبم ئەنزع قەمیسا ئەلبەسەنی الله من دای ناگرم و لە کۆڵتان نابمەوە بەرحاڵ من خەلیفەم و تازە بەیعەتێکتان کردەوە ئەنە ماڵە بەسەرتانەوە و لە کۆڵتە سەرنجام پەلاماری دەن و ئەنە تەمەنی سەر و هەشتا لە ماڵەکەی خۆی ئەیکوژن و بەمە ئیتر ئەوەی کە پێوترێ فیتنە کوبرا سەر هەڵەیە ئەو فیتنەی کە سەرنجام سەری عەلی سەر هەڵەیە ناکوژێتەوە لە ئەم ئینشقاقە لە بینی نەوەکانی ئەبوو سوفیانە مەسەڵەن مەعاویە و دواتر کوڕەکەی یەزید و ئەوانە لەگەڵ جەماعەت بڵێن عەلی کوڕی ئەبی تاالب کە ئامۆزای مەحەممەدا ئەم شقاقە لە بینیانە هەر درێژەی ئەبێتەوەوانە تا دوایتر سەرنجام لە دوای شەڕ و شۆڕێک و شەڕ و شۆڕێکە لە بینیانە بێت و اتفاقاتێکە لە بینیانە کرێ بە جۆرێک
عەلیکە یەتە سەرەوەی کە ئیتیفاق لەگەڵ معاویە بکە خەواریجەکانی کوژەنی تر خەواریجەکانی کە بڵێن متەشەدید بوون لە ڕووی دینیە و توان نابێ ئەم مەسەلەن خەلافەتە بکوێتە دەستی بڵێن نەوەی ئەبوو سوفیانەوە ئەمانە لە عەلی هەڵگەڕانەوە سەرنجام عەلی کوڕی ئەبوو تالیبیان کوشتووە بەڵام ئیتر ئەمە لێرەیە هەستەکەی کە باشە محەممەد خۆ هەمووی 20 ساڵ نییە 26 ساڵە مردووە ینی بە هەموو ئەو فکرەی کە تۆ لە محەممەد جیابوویتەوە یاخ محەممەد لە بەرچاوە نەماوە هەموو هێشتا نەبوو بە چارەکە سەدەی 25 ساڵ وەختی کە شەڕی بینی بەرەی عەلی و بەرەی معاویە باشە ینی پرسیارەکەی هی نەمەیە فەرەجفودا ئەڵێ ئەم خەڵکانەی کە ئەسحابەی پێغەمبەر بوون ئەمانەی کە نزیک بوون لە پێغەمبەرەوە بە حساب لە پێغەمبەری موسڵمانانەوە ئەمانەی کە عەشەرەی مبەشەرە و دانیشتن عەشەر مبەشەرە کە هەمویان بژدیان پێدراوە کە حتممە دەچنە بەهەشتەوە یعنی ئەوانە و لۆ جوشتیان بۆ ژیراوە لەوێ ئەمانە کە بەم حاڵەوە بەم هەموو دیرایەتەوە کە قورئانیان لە دەمی محەممەد خۆی وەرگرت و ئەمانە ئاوایان کرد بێ ئەوانە دوای ئەمەنە ساڵا و دوای ئەم هەموو تاریخە و ئەمە چۆنی ئەکرێتەوە حاکمێتێک دروست بکەیتوانە کە بتوانێت ئاسایش و ئەمنیەت بەرقرارکە و ئەمە واقعەتێکی شەمە بە چای خۆمانی بینین ینی مەسەلەن ئێستا لە ناو کوردستانە کە تۆ باسەکەی ئیسلامیەکان ئاوان و ئاوان ئیسلامیەکان نانی ئەوە خۆن کە دەسەڵاتێکی گەندەڵ و دەسەڵاتێکی تاڵانکار و دەسەڵاتێک کە هەر ئەتوانی بە ئایدۆلۆژیای ئیسلامی پاسایی بدەی بەڕاستی ئاخر دەسەڵاتی پاکی و دەسەڵاتی یەکێتی هیچ مبەڕێکی عەقلانی تۆ نادۆزیتەوە یعنی ئەمانە نازانن دزدیش بکەن نازانن درۆژ بکەن یعنی خۆی درۆ ینی دزیکردن ئەبێت بە زیێو بیکەیت نەک بە ئاشکرا درۆژ یەکێ لە فیلمەکانی سیاسەت درۆکردنە ینی کابرا نازانێت درۆ بکە ینی باسیەوە مەکە کە بەڕێوەبردننی وڵات و ئەمانە نازانێت درۆ بکە ئەخر لە فەزایەکی لەم بابەتانەیە کە ئیسلامەکان ناتوانن نەشون ماکەن و گەشە بکەن و ئەوانە ئەگەر نا ئێستا دەسەڵاتی کوردستانە دەسەڵاتی هەر وڵاتێکیکە کام وڵاتەیە کە لەم ناوچەیە دەسەڵاتی کەوتۆ دەدەست ئیسلامەکان ئەوانە مەسەلەن ئەمنیەت و ئاسایش و خێر و خۆشی بینیوە لەکوێیە ئەمە ئەوە ئێرانە حد لە شەڕێکی بەردەوامایە چ لە ناو خۆیان لە ناو وڵاتەکەیە چ لەگەڵ دەوروبەری خۆیان ئەوە ئەفغانستانە بینین ئەوە پاکستانەکە هینا سوودانمان بینیەوە ئەوە یەمەنە ئەوە سووریایەکە دەستە و تاقمی ئیسلامی تیاسەری هەڵداوە ئەوە کوردستانەکە ئەگەر ئەم دەسەڵاتی کە ئێستا هەیە لە دەستی یەشێتی و پاکی بکرێتەوە بکرێتە دەستی ئیسلامەکانەوە وەرک وەڵانە و مزگەوتێکی تایە بێ بە ئیمارەتێک مەلا هەڵۆیەتە سەر حکوم مەلا هەڵۆیەتە سەر حکوم مەلا هەڵۆ خۆ لەگەڵ چوار مەلایترە ناتوانێت ڕێکەوێت لەسەر بەرنامەیەک ناتوانێت ڕەشێ بەڕێوە بەرێ لەم گەڕەکەیە کە مەلا هەڵۆتیایە بەحساب ئیمامە و خەڵکی بەو نازانم خەڵک بەدوایەتی ئەوانە مەلا هەوڕێ بەدڵی نییە خەڵکێکی تایە خەڵکیی تایە کە مەلا هەڵۆ بە کافرە زانن مەلا هەڵۆ ژەوان بە کافرە زانێ ئەمانەیان یەکەونە جانیەک و یەکترە کوژن ئەمە حەقیقەتی ئەم بیر و بۆ چوون و ئەم هینەیانی فەرەجفودەیە بگەڕێتەوە بۆ ئەو حەقیقەتە کە ئەڵێ بۆ ئەم حەقیقەتە باسکات کە ئەگەر بێتوان دەسەڵاتە بکەوێتە دەستی ئیسلامەکانی ئەم سەردەمەوە خۆ ناتوانن بە هیچ جۆرێک لە سەردەمی ئەسحابە باشتر بکەن ئێوە ئەسحابەکان ئاوایان کرد عەلی و معاویە ئاوایان لە یەکتر کرد عایشە و تەڵحە و زوبێر لەم لاوە لە هینێک کابوون لە بەرەیە کابوونەوەوان و شەڕیان لەگەڵ عەلیا کرد و معرەکەی جەمەل و بەدوایە ئەم کاک شەماڵ هەر باسی میسر بکەین هەر باسی میسرکەن دوای فەرەجفۆدا ئێمە بینیمان چۆن نەسر حەمەد ئەبوزەیدیان تەکفیر کرد ڕایکرد بە هۆڵەندا ئێمە بینیمان سەید القمنیان چی لێ کرد کابرا هەر لە داقات جڵدلەیە یعنی مشتی لەگە من لێکشت ئەمێ زۆ قسە بکەم قەداسەتی مەفهومی ئەزهەر کراوە بە شوێنێکی مقدس بۆ ئەوەی بەهۆسی خۆی خەڵک تەکفیر و بەهشتیە کات ئەزانی ئێستا فتوایەکە لە ئەزهەرەوە بۆ دەرپچێ بڵێن شەماڵ بکوژە هەر خەڵک زۆرە بتکوژە ئەمە مشکلەکەیە چی ئەم قەداسەتە یاوە بەم مؤسسە ئینسانیە
مؤسسية إنسانية ده صلاة داويتي قداسته اما افري اما تشوشا كمانا فرس فودش كاتي كويكا مناقشه كي لسرويه دولتي مدينه دولتي ديني معناها بيزار من الاين اما سردميش علماني اجين همو كسك ازاد هرشنا من راسقو بمكاك شمال من زور متفق نيم نقل فرس فودش شكا زور راديكال نايبينم لا ركنكانيا زور راديكال نيه لا اصلا لا ركنكانيا زور راديكال نيه بطلم لأسلوبي الريبين هردية شد بو مجاملة كردي إسلامي سياسي من واقبين براستي لو ستايل شد كهميشاليها نشيش بسوتي هناك باب بلام جار شرنوق تيجوش بقري من أو جورا برخني جدينا زلم عبد الصمد حامد عبد الصمد ملا عقلاني درا شو فرج فودا بس شون ليت شاو خشانك بميرات وكلبوري إسلامية جاري جدر بيري مسلمانانية خاتوها بلام كزلي كريت كزلي ناكر ونتيجة كشي كشتني خوتي أما مشكلة كيا شون بتواني بلاغي شي مقنع واد الروس بكيت قناعات بإسلامي بمسلمان بهنيت نالي إسلامي مسلمان شون قناعات بمسلمان كين كلا إستاو إيرها بجي أو شتيكا لا من حقيقة غايبة لكتيبة كيف فرس فودا ڕاستە ئەوەی باسمان کرد لە سەرەتاوە فەرەسفۆدە زۆر ڕەخنەی ینی دەقەکان بەرامبەر یەک کاتەوە مەسەلەن قورعانێنێ لە بەرامبەر دەقەکانی کرا ڕایەگرێ یاخود باسی ئەوە کە پێویستە معاملەیەکی ئینسانیانە لەگەڵ ئەم دەقانەیە بکرێتەوەوانە وەکوشتی پیرۆز و بڕاوە ئەوانە سەیریان نەکەین و ڕۆحی دین وەربگرین نەگەوەی کە ئینکەین بەڵام لە ڕۆحی دین ڕەخنەیەکی نییە بە بەڕاستی ئەوەی کە دین چ ڕۆڵێکی هەبووە بە تایبەتی ئیسلام چ ڕۆڵێکی هەبووە لە مێژووە ئەوانە زۆرتر بە تاوانی مسلمانان ێزانێ نەک بە تاوانی بیرەوانە کە دیارە من ناتوانم بڵێم وانە بە دەرەجەیەک ئەزانی چۆنە چونکە ئەمەی کە ئێستاش ئەم دەقانە بەکارێنێتوانە هەر بە شەرە زیندوەکانن باسەکە لەسەر کۆمەڵێک فاکتەری ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگیە بەیەکەوە نەک بە تەنها فاکتەری فەرهەنگی نەک بە تەنها ئەوەی کەچی لە دەقەکانان نووسراوە ئەوەی بۆ ئەم دەقەیان زۆرتر ئەخوێنرێتەوە لە دەقەکانی تر بۆچی ئەم دەقەیان بە ئێمە گەیشتووە بۆچی ئەم دەقە ئێستا بۆیکەوە تەقدیسەکرێت و ئەوانە بۆ ئێستا هەتا دێت ئەم پیسترین دەقەکان ئەبێ بە بڵین ڕێگا ڕۆشنکەری ئیسلامیەکان و ڕێگا ڕۆشنکەری ئەوانەی کە بانگەشەی ئیسلامەکەن و ئەمە بۆ خۆی پرسیارێکە جوابەکەی هەر لە دەقەکانە نییە جوابەکەی لەو فاکتەرە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیانەیە کە دەوروبەری ئێمەی داوە لەو بێ ئومێدیایە لەو بێدەرەکانیە لە بێکاریایە لە پراوێستکەوتنایە لە هەژاریایە لە ئەنوا و ئەشکال نەخۆشی کۆمەڵایەتیە کە بڵاو بۆتەوە چارەسەر ناکرێت چ لە ئەوروپاش و چ لە لای خۆشمانانی من زۆرتر شتەکە ئاوابینم بەڵام قسەکەی تۆ بەو ئاعتیبارەکە فەرج فودا بە جۆرێک وەکو قورعانیەکان وایە زۆرتر قورعان وەربگرین و ئەوانە و لە حەدیسەکان دوورکەوینەوە یاخود ئەو کارانەی کە لە تاریخی بڵین دەوڵەتەکانە کراوە وەکو دەوڵەتە خلافەتە ئیسلامیەکان نیشانی ئەدا کە ئەگەرچی ئەو دەقانەش پاک و تەمیزن و بڵێن خەوش و خاڵیانتیانێ و ئەمانە بەڵام وەکو دین باشن وەکو منهاجی دەسەڵاتدارێتی و ئەمانە باش نین بەحاڵ ئەو لەم بابەتەوە لەم ڕەخنانەیە درێژە بە ڕەخنەکانێدا بە دواتر لەسەر دەوڵەت دروستبوونی دەوڵەتی ئومەوی قساکە وەقتەواکە کە چۆنی دەوڵەتی ئومەوی ئەساسەن کە مەعاویە دروستی کردووە مەعاویە تەمانەوە دەلایل وشتیش زۆرە لەسەر ئەو بابەتانە بەشێک ئێستا مەعاویە ئەڵێن هەر مەسیحی بووە هەر لایەنگری بڵێن یافە مەسیحیانە بووە کە لە شامە هەبوون و ئەوانە مەسەلەن سەلیبی خستوەتە سەر پارەکەی خۆی مەسەلەن ئەو پارانەی کە لە سەردەمی مەسەلەن دەوڵەتی ئەمەویە تەرویزی پێکرا بڵێن هین کراوە بەکار هاتووە لە جێگەی دینار و درهەم و ئەوانە هەر قەلیبی لەسەر بۆ ئەوانە چوزانم ئەنوا شت ئەڵێن لەسەر هین معاویە کە ینی منافیە لەوەی کە مسلمان بێتوانە بەڵام ئەم دقیقەن باسی ئەو هیناکە ئەو اختلافاکە لەگەڵ ماڵی بڵێن ئالبەی تا دەردی ئەڵێن و ئەوانە و باسی تاوانەکان دواتر باسی ئەوە ئەکا کە خەلیفەکانی ئەمریکان ئیتر چۆنی تەواوی ئیسلامیان خستوتە لاوە و بەشیشان هەتا شعریان وتووە کەسێکیان
یەکێک لە خەلیفەکانی تیرێکی ناوە بە قورعانەوە وتێتی لەو دنیا گەلیان پرسی چێ بۆ بڵێ فڵان کەس کونی کردمەوە نیە کە لێیان ئەنیان مەحادیسانە جێڕێتەوە نیشانێدا کە دەوڵەتی ئەمەری ئەساسەن دەوڵەتێک بۆ بەس بۆ فەتح و بۆ تاڵانکاری ئەوانە ئەسان ئەم شتانی کە لە سەدری ئیسلامە یاخود لە سەرەتاکانی ئیسلامە هاتووە هیچ التزامێکیان پێوەی نەبوو بەڵام لەگەڵ ئەوەشە هەر بە تەقوا و بە ئیسلامەتی و بە پەیامی ئیسلام پاساوی دەسەڵاتدارێتی خۆیان داوەتەوە و ئەمەیان کردووە بە بیانوێک بۆی کەوا دەسەڵاتیان درێژەی بێتوانە و دواتر عباسی بڵێ من یەک ڕەمەیە کاک شەماڵکەین ئەگەر وەکو مناقەشێکی تیۆلۆجی قسە لەسەر قورئان بکەین ڕێک ئەمە پوختەکەیەتی کە تۆ خۆت وەکو تاکە حەقیقەت تاکە ڕێگای ڕاستی ناساند واتە هیچ مەجالێک بۆ ئیجتیهادات نییە هیچ مەجالێک بۆ خلافات نییە یا بە سەرانە بیت ئەو مەسیحەکانیان ناچار کردەوە بە پارە بیت ئەبێ سەرانە بیت کەواتە تۆ تێکستێکیت هاتوویت ئەڵی من هەموو جیهانم لەم کتێبە ئەیان بە تۆ ئۆکێ باشە ئەم تێکستە لە جززیری عەرەبیان نووسراوە با بڵێن پەرسپەکتیڤی جیهانبینیتیان نییە بەڵام چۆن بۆ بە تێکستێکی گلۆبال دواتر بە بۆنەی خوێنرشتنەوە بە بۆنەی سەرانە سندنەوە بە بۆنەی پارەک یعنی پێ دەڵم خالیدی کوڕی وەلید یا قعقاع ئەوانە بوون کە هاتوون بکوشی کورد بوون لە سەردەمی عوسمانە بوون کاکە عومەر لە سەردەمی عومەرا بوون کوردەکانیان کوشتووە کەچی کوردانیشتووە ئەیان پەرستێ من لەمە تێناکەم بۆی پێ دەڵم مناقەشەیەک هەیە کاڵی حەقیقەتی غایب ئەوەیە کە کورد تا ئێستش خویل و هەوکێشەیان نابینێت کە باسی ئیسلامی لەگەڵاکێک لە سەلاحەدینی ئەیوبی پێشەوە نابینێت کە ئەو پێشەوەی ئیسلام بێت کوردکە باوەڕی بە ئاین هەبووە نازانم یعنی مناقەشەیەکە بەجددی ئەبێ جارێکی تر بەدنێکی داڕێ بڕوا باسەکە لەسەر تاریخ نییە لەسەر مێژوو نییە ینی باسەکە لەسەرەوە نییە کە ئەوەی کە ئێستا ئیسلام ئەکاتەوە بە ئایدۆلۆژیایەکی باڵادەست لە ناو کۆمەلگای ئێمەیە بەرژەوەندیە حاوی و حازرەکانی ئەم سەردەمەی ئێمەیە ئەو شتانەیە کە لەم سەردەمەی ئێمە ئەمە دەست و پەنجەی لەگەڵان نەرمەکەی مێژوو نییە دەقی ئاینی نییە کەلتور نییە یعنی تۆ پێویستی ئەم دام و دەستگایی کە لە کۆمەلگای ئێمەیە هەیە بەبێ ئایدۆلۆژیاک و بەبێ مقەدەسێکە لە پشتیەوە وەستا بێتوانە خۆ ئیدامە پەیان ناکە تۆ پێویستت بەوەیە وەختێک کۆمەلگایەکی دیاریکراوە پڕپڕە لە نائەدالەتی و نایەکسانی و بەرز و نزمی و گیر و گرفت و کێشە و مەینەتی ئەوانە تۆ ئەگەر ئایدۆلۆژیاک نەبێ بڵێ ئەمە ئیرادەی خوایە و ئەگەر ئایدۆلۆژیاک نەبێ بڵێ فەقیر و هەژار و دۆڵەمەن و بڵێن سەردار و بێدەست و ئەوانە ئەمانە خوا نیعمەتی پێداون و خوا بێبەری کردوون و خوا ئەمتیحانە دەکا و ئەمانە بەچی ئەتوانی ئەم دۆ خەبەریەوە بڕی داسەکە لەسەر ئەم ڕۆیە ئەم ڕۆیە کە دەقەیشی زیید و بەسەر ئێمەیە فەرزێکاتەوە یعنی من تعجب ناکەم نە لە ئەفغانستان و نە لە کوردستان و نە لە گەڕەکە هەژارنشینەکانی سویدیشە کە ئیسلام ببێتە ئایدۆلۆژیایەک ئەوە مەسەلەن گەرجی پەراوێستراوی لە دەور کۆبێتەوە چونکە باسەکە لەسەر ئەوەیە تۆ ئەمە ئەزانی چۆنە زەلکاوێکە دروستە بێ لە ناو ئەم زەلکاوەیە ئەو هەڵاوە هەڵاسەیتر ئەم بیر و بۆچوونە ئەتوانێت زەمینە پیا بکە ئەمەیە حقیقەتەکەی باسەکەی من بۆ لە کورتێ ناکەم لە کورتیەکەم باش ئەزانم کە ئەم کوردە کەوتۆتە ئەم تەنگ و چەڵەمەوە کێشەیەوە چی ئەتوانێت بتوانێت مەسەلەن پاساوی ئەم دۆخە باتەوە ئەگەر ئایدۆلۆژیایەک مقەدەساتیشی من ڕێکم هەیە کاک شەماڵ من ڕێکم هەیە تۆ بەڕێی تۆ کورد چی بکە کورد دەبێ ئێستێک وەربگرێ مەسافەیەک وەرەگرم لە دەقێق و نەقدی یەکەم پێشەوەی وەریگرم پێشەوەی بەکاری بێنم بیکەم بە حکم تۆ دیقەت بە ئێستا من یەکێ لەو شتانەی کە لەم کتێبایە خوێنمەوە عوسمانی بن عەفان دوو کچی پێغەمبەر ژنی بوون باشە طبعا هەموو ئیسلامیەک کە ئەوە بینێت چوار ژنە بۆ وێنە پێشی بڵێ بۆ واکەی ئەڵێ عوسمان خەلیفە عوسمانە ژنی پێغەمبەر خۆی دوو کچی خۆی یاوەتێ قەیسێکە دەبتە ئێستا مناقشێکی فێمینیستێکی کوردی و بینیوە دانیشێ لەسەر چەمکی ئافرەت لە ئیسلامە قسە بکە هەمووی بەس بە من و تۆ وێرێت
کەس نایەت قسە لەسەر ئەم گفتوگویانە بکە ئەمە مشکلەکەی من هات ئێستا تۆ باسی هەژاریەکەی خەڵک کە هەژارە بۆ ئەبێ بە ئیسلامی بۆ نابێ بە مارکسی چێ بەقەر مارکس قسەی لەسەر هەندەسەی فقر کردووە کەس بکو مارکس نەی کردووە بەڵام ئاخر باسەکە لەسەرەوە نییە کە بۆ نابێ بە مارکسی باسەکە لەسەرەوەیە کە ئەو بێئومێدی کە خەڵک تێکەوتووە ینی هەژاری خۆی ئایدۆلۆژیای دژە هەژاری دروست ناکە ئەو تێڕوانینە تێڕوانێکی زۆر دقیق نییە و باسەکە شدان چۆنە بڕە تۆ باسی کورد دەکەی من بە بڕای من شتێک نییە بە ناوی شتێکێ بە ناوی کورد کە کورد زمانی و ئێمە لەم خاکە ئاژین پێکەوە مەجموعە مشتەرەکات هەیەوانە بەڵام بەڕاستی یعنی ئەوانەی کە لە گەڕەکی ئیمپایرەژین لە هەولێرا و ئەوانە لەگەڵ ئەوانەی کە لە قەراغشاری ژیانەکەن و ئەمانە ئەمە دوو نەتەوەی جیاوازن ئەمە دوو کۆمەلگای جیاوازن ئەمە دوو جیهانی جیاوازن بڕوا نەخەستەخانەمان یەکە یعنی ئەگەر من و تۆ خۆمان بە تەرەفی بێبەشانی کوردستان حسابکەین لەگەڵ دەوڵەمەنەکانە نەخەستەخانەمان یەکە نەمەکتەبمان یەکە نە ئەو دائیرانەی کە ئێمە بۆیانە چین ئەوان بۆیانە چن نە ئەو دائیرانەی کە ئەوان ئەبێ سەرەی لە بەردەما بگرن و بڵێن ئێمە ئەبێ سەرەی لە بەردەما بگرین و تا معاملەیەکمان بۆ جێبەجێکرێ ئەوان لە تەلەفۆنی زیاتری تێچێ بۆیان ئێگەی نە سەفەرکردنمان وەکو یەکە نە نان خواردنمان وەکو یەکە هیچ شتێکمان وەکو یەک نییە یعنی بۆچی تۆ باسی کورد دەکەی کورد کووە کامە کووردە ئێمە کوردمان نیە من باسی خۆم و خۆتەکەم کاک شەماڵ چۆنە با خۆم و خۆت ئێمە دوو کۆمەلگای جیاواز لە ناوم کۆمەلگایە هەیە دوو کۆمەلگای جیاواز لە ناوم کۆمەلگایەژی و ئەوەشی کە ژێرچەپۆکە کۆمەلگایەکە بەشێکە لەم کۆمەلگای ئێمە کە بێئومێدی دەرەتانی لێبڕیوە ینی ئەزانی چۆنە بە هەر لایەکە ئەوڕایەتەوە نییە دەرەتانێک نابێت لێ بۆینە ئەمەی کە ئەم دۆخە سایکۆلۆژیەی کە خەڵکی بێبەشی کوردستان تێکەوتووە کە بکوژەکەی خواناس وریا لە چەمچەماڵتی کەوتووە هەر ئەوە بەرهەمەیە نەئی تۆ خەڵک فەقیرکەی خەڵک هەژارکەی بێکارکەی بێ ئاینی باس کاک شەماڵ من ئەمە وەکو ڤۆڵتێک لەدایک نابێ کاکە لە باشە بەس ئەی ئەمە وەکو مبەڕێرێک بۆ ئیسلام بوون سیرکەم من لە تۆوە یعنی نا مە باسەکەم لەسەرەوە نییە من باسەکەم ئەبێ حقیقەتەکان تێ بگەین ئەبێ ئەو شتانەی ئەو ئەسبابانەی کە ئەمەی دروست کردووە تێی بگەین بۆی معالەجەکانمان لەسەر ئەساسی ئەم ئەسبابانە بێن نەک لەسەر ئەساسی ئەوەی فکرێکی دیاریکرا و هاتوو من نمونەیەکە بۆ بێنمەوە کاک شەماڵ نمونەیەکە بۆ بێنمەوە من کوڕێکی فەقیرم کوڕی عایلێکی هەژارم ئەمە یەک دوو دایکیشم و باوکیشم شێخ و سەییدی بەرزنجڵ باشە یعنی من ناڵم جارێک بە نوکتە لەگەڵ دایکمە باسم کرد وتی بەس ببی بە ئیسلام چوار ژنە بۆ وێنم نەکبەت چی داوە لەمە یعنی ئەگەر من بمیستایە ئیسلامەتی بەکار بێنم خۆشترین ژیانمە بۆ وەکو متعە لە ژیانە بەس بوو من مسلمانەتی مەڵە بژارد فەقیریە فەقیر بووم هەژاری هەژار بووم لە هەمان خوێندنگە دەرچووم کە ڕەفیقەکانم بوون بە ئەندا پەرلەمانی بزوتنەوە ئیسلامی من بۆ وام نەکرد من کابرایەکم ڕەخنە ئەگرم ئێمە ئەبێ مرۆڤی کورد جارێکی تر فێری ڕەخنە بکەینەوە لەبەر ئەوەی کە ئەمە ئیسلامە خەتی سوور نییە دەقێکە وەکو هەموو دەقەکانی تر قابلی نەقدە کەی ئێمە جارێکتر ئینسانی کورد فێرکەینەوە دوایە بڕۆ ئیسلام بە بە تۆ بتوانە ڕەخنە بگرە من ئەمە کێشەکەمە کاک شەماڵ ئەمە کێشەکەمە ئێمە هەتا لەژێر تەسیری ئیسلاما بین قەت نابین بە هیچ بۆ چووکە تەبەعین پاشکۆی سنتەریزمی ئیسلامیت پاشکۆی سعودی یا پاشکۆی ئێرانی ئەوە تا سەقۆ کوردستان بەوازحی دیارە بەشێکی لەژێر دەستی ئێرانایە بەشێکی لەژێر دەستی تورکیایە شیعە سونە ئەمە لوعبە نییە زۆر کەس دەڵێن کورد زۆر عاقڵە لەسەر هەردوو پەتەکە یاریەکە نەخێر کورد پاشکۆیە من ئەمەوێ مرۆڤی کورد لە پاشکۆیەتی ڕزگارکەم بچی بەوەی کە بتوانێت ڕەخنی مەرجع بکە مەرجع چییە قورئانە ئیسلامە محەممەدە تاریخی سیرەی نەبەویە فەرموو نەقدی بکە ئەو کاتە توانی فەلسفێکی باشترێ بۆ فەرمان ڕەوایەتی هەبێت من ئەمە ڕەمە کاک شەماڵجان فەرموو من لەو بابەتەوە کە ئەمەی کە تۆ باسیەکەی ئەم عەقڵە ئینتیقادی و عەقڵ ڕەخنەیە منیش لایەنگەری ئەوە هەم هەر بۆ یەشان بەرنامانەکەم ینی وانە باسەکەم لەسەرەوە بێ چۆنە جۆرێک تێڕوانینی تریش هەیە
کە مەسەلەکە بە جۆرێک دەداتە دەست قەدەر، یعنی تۆ معاملەی ئەفکار و بیرروبۆچوونی خەڵک نەکەی، ڕخنە لە بیرروبۆچوونەکان نەگری لیان گەڕی کە دۆخی ئابووری و دۆخی سیاسی و کۆمەڵایەتی ئاڵوگۆڕی بەسەرهات بیرروبۆچوونەکانیش ئاڵوگۆڕیان بەسەرایە. من ئەمە بە فەلسەفەیەکی نادروست دەزانم، نە دیالەکتیکی تایە، نە تێگەیشتنی لە پەیوەندی لە نێوان هوشیاری و دۆخی کۆمەڵایەتی و دۆخی مادی ژیانە تێگەشتنیشی دروست نییە لەسەر ئەمە. بەڵام بەلایەکی تریشە باسکردن لەسەرەوەی ئایدۆلۆژیای ئینسانەکان و شێوازی بیرکردنەوەیان عقلی ڕخنەییان ئەتوانێت نەجات دەریان بێتەوە. ئەمانە دووبارە ئەمەشیان من بە تێڕوانێکی ئایدیالیستانە و یەکلایەنە ئەزانم. زین چۆنە من بڕوای من ڕخنەگرتن لەم منهەجە لە بیرکردنەوە لەم ڕابردووە لەو دەقانەی کە تۆ باسیەکەی لەوەی کە پێوترێ مقدەس و ئەوانە هەمیشە شتێکی زەرور و پێویستە. بەڵام ئەگەر ئەم ڕخنانەوە ئەم بەرخوردە بڵین ڕخنەیە لەگەڵ ڕخنەیە لەگەڵ سەرتاپای دۆخی کۆمەلگایە جوود نەبێت و ئەوانە بە جێگایەک ناکە ئەوە ڕوتێکە بیەوێ خەڵک لە ئەم بیرروبۆچوونە زیان بەخشانە ڕزگار بکاتەوە. ئەوانە زۆرتر دەبێ بە شوێن بیناکردنی تێڕوانینێکی دقیقتر و دروستتر پراکتیکێکی دروستتریش بۆ دەربازم لەم دۆخی ئێستا کاکشەماڵ هەست ناکەی 2000 ساڵ زیاترە کوردەرەم قسەیاکە؟ نا بۆچی 2000 ساڵە کوردەم قسە 2000 ساڵ زیاترە بەبێ نەقدکردنی ئیسلام، بەبێ نەقدکردنی کتێبی پیرۆز مقدەس مدەنەس، بەبێ ئەمانە هاتوو بردوێتی هەروتێتی کاتی نییە. من لەناو عالەمی لە ئومەی بەرێ ئومەی ئیسلامی من ناڵم کاتینە، مناڵم کاتێتی من خۆشم بە بەشێک لەو جوڵانەوەیە زانم کە بەم بەرانگارەیە باسیەوە ناکەم. بەس من باسیەوە کە مەڵێم ئەمە تێڕوانیشی ئایدیالیستیانەیە کە تۆ پێ دوا بێ وەختی خۆی مارکس ئاوا باسی ئینێ کرد لایەنگرانی هیگڵی گەنجێ کردووەوانە ئایوت ینی بەگاڵتە ئامێزیەوە ئەو دەمانە پێیان وایە خەڵک بۆیە نقمی ئاوە بێت لەبەرەوەی فکری قورسایی لە مێشکایەتی ئەو نیە فکری قورسایی باڵی. بەڵام مەسەلەکە ئەوە نییە تۆ غەر قەبی لە ناو ئاوا لەبەرەوەی شتێکی مادی دیاریکراوە هەیە یاسایشی فیزیکی دیاریکراو هەیە ئەمە ئەو هینەیە. ئەمە بەسمەوەیە وانە کە تۆ بڵێن بڕۆیت فکری بەشەرەکان بگۆڕینوانە ژیانیان ئەگۆڕێ فکر گۆڕین و ژیان گۆڕین پەیوەستەی یەکە و ئەمە ئەم پرۆسێ هەردوو شێبێوەکو یەک بچێتە پێشەوە. بەم معنایە من ڕەخنەم لە بیرروبۆچوونە کۆنەکان لە مقدەس لەوانە تەواو قبوڵە، بەڵام وانە کە با بڕۆی نەمایان بکەین جاوی تریان بکەین با لێگەڕین خەڵک لەم هەژاریە بژی و ئەوانە بەڵام بتوانین بیرروبۆچوونی گۆڕین. بە بڕوای من ئەوانەی کە ئەیانەوێ فکری ئینسانەکان لە کوردستانە ئاوەڵاتر بێ و کراوەتر بێ ئەوانە ئەبێ بەو فکرە ئاوەڵایی خۆیانەوە ڕێگایشی پێ نیشاندن کە لەگەڵ تەنگ و چەڵەمەکانی ژیانە چۆن جوۆنی دەست و پەنجە نەرمکەن و سەرکەوتن بەدەست بێن و ژیانیان باشتر کرد. من بەینەکەم ئاوایە حاڵ خەریکی لە باسەکەم زۆر دوورەکەوینەوە من لەوە زیاتر بڕە کۆمنت زۆر هاتووە. من نازانم وەختێکی کەممان بەدەستەوە ماوەکەینی بکەین، بەڵام من پێشنیارەکە بەوانەی کە ئەم بەرنامەیە بینن ئەگەر عەرەبی زمانن ئەم کتێبە بخوێنەوە بەڕاستی جێگەی سەرنجیشە بڕوە بۆ تا ئێستا ئەم کتێبە تەرجمە نەکراوە بۆ کوردی. بێگومان هەستەکەم زمانەکەی قورسە کاکە شەما ئەبێهی ئەوە بێت بەهرحاڵ نازانم، بەڵاموانەی کە عەرەبیە زانن من پێشنیارەکەن کە بیخوێنەوە لەبەرەوەی چیرۆکی زۆر سەیر و سەمەرەی تیا لە مێژووی. بەڵێ ئەوسا من خانمێک بووی نووسیوم خانمێک بە ناوی سەرفراز باسیەوە کە ئەڵێ لە حەقیقەتی وونە فەرشفۆدە ئەڵێ بە مردووی شوونەکە سەر پشتی عوسمان و پەراسویان شکانەوە. ینی شتی زۆر تایە بێگومان من پێتەڵێم کەس حەز ناکات ئەو ئاوێنە ئیسلامیە بگرێ بەدەستی خۆیەوە بۆیان تەرجەمە نەکراوە بە بۆچوونی من چکە هەر ئەوەش نایەنی یەکێک لە کتێبە جوانەکان کە لەو ساڵانەی ئەخیرە فالح عەبدولجەبار نووسی العەمامە والئەفەندی باسی ئەزموونی حکومڕانیەکە لە عێراقا لە بینی عەمامە بەسەر و ئەفەندیەکانە عێراق کەوتوتە چ زەلکاوێکەوە کە ئەوەش بە بۆچوونی من یەکێکە لە کتێبە باشەکان کە شایستە بەوەیە. بەڕاستی کات شۆمەڵ عالەمی ئیسلامی وەکو خۆ دوێتت ڕخنەگری زۆریان هەیە بەس لە جیهانی ئیسلامی لە جیهانی کوردیا کپەکرێنەوە
ئەشارێنەوە کەپ دەکرێت. هەستەکەم فەزای کوردستان زۆر ئاوەڵا کراوەتەوە بۆ ئیسلامی بڵێن ئیسلامیزم پێ خۆش نییە کەلیمە ئیسلامی سیاسی بەکاربێنم چکار ئیسلامیزم بۆ خۆی وشەیەکی بە دروست دەزانم زۆر ئەم فەزایە ئاوەڵا کراوە لە بەرامبەر یا زۆر بەرتەسکی و بڵین تەنەبەری بۆ بیر و بۆ چوونی ڕەخنەگرانەوە ئەوانەوە ئەقلە ڕەخنیە دروست کراوە ینی ئەمە بەشێکە لە ئین ئەو تا مەسەلەن شیروانی لەسەر چوار ڕەخنەی لە خێزانی ئەوانە دادگایاتە دەستی ئەو دادگا و سژنەیاتە دەستی ئەو سژن و بڵین هەروە لە پەسا بڵێن حکومەکەی بۆ تازاکرێتەوە لە بەرەوەی ڕخنەی گرتووە سەردەش عوسمان لەسەرەوەی خەوێشی بینی و کردی بە شیعر ژیانیان لێسەنەوە گەنجێکی ساڵ لە ژیان بێبەریان کرد بەڵام لە پەنایە ئەوە تا بینیت تیرۆریستان یاخود بانگەشەکارانی تیرۆریزم لە کوردستانە پارە ژوەرەگرن بۆی کەوا هەڕەشە لە خەڵک بکەن پارە ژوەرەگرن بۆی کە بتوانن چاوسورکەنەوە لە خەڵک بە بڕای من ئەوەی کە خوان اعترافەکەن خوانی نەسەر تەلەڤیزیۆن اعترافەکەن ئەڵێن ئەم ئیسلامانیە ئێمە دروستمان کردوون بۆی خەڵکی پێ مەشغوڵکەین ئەمە بە اعترافی یەکێتی خۆی واڵێ کاکە ئەو شێخ جەعفەرەکەیتی واڵێ ئێجا تو یەک شتی ترە پێ بڵێم سەر و کۆمارە بینی و خێرایەک سەر ڕاکا بۆ حەج مام جەلال بەرهەم ساڵح هەمووی فواد مەعسووم ئەم ئەخیری تازەکەیانەمە کە خزمی خۆشمە هەمووی خێرا ڕاکەن بۆ حەج ئەمە چیە ئەم ڕازیگرنی عالەمی ئیسلامی و کچوون بۆ کەعبە ئەمە تیجارەتە من بەڕێی من وانییە ئەحزابی کوردی زۆر زیرەکن زۆر چاگەزانن ئاین بۆ مەبەستی خۆیان بەکاربێنن ئەوە تا پاڤڵ تاڵەمانی برای ئەولەتیفە بۆ کا بە ڕاگری کۆلێجی زانکۆ ئەمە چییە گاکە پێ دەڵم کە وەختێک باسەکەی لێ کوردنایکا و کوردنایکا و کوردنایکا کورد ئەوە تا پارەی نەوتە و تاوانیەکەن و دۆلارەکان سەرفەکەن بۆی کەوا ئەم بیر و بۆچوونە بڵاوکەنەوە یعنی باسەکە شتێکی مسادەفە نییە ینی من و تۆ تاتوانین لە سۆشیال میدیای قسێکی ئاوا بکەینەوەوانە کە پێمانە لە ژیانمانە ئێمە یەشێک لە تەلەڤیزیۆنەکانی کوردستان کامەکە خۆی زۆر بە سەر بەخۆ بێلایە نەزانێوانە بێ لەگەڵ ئێمەیان گفتوگویەک لەسەرم بابەتانە بکە یەکێک لەوانەی کە ڕخنیان لە مقدس و لە دەقە مقدسەکان هەیە بێنێ بیان دوێنێ ئەوە تا شێزار لە دەرەوەی وڵاتە ئەڵێ ناوێرێ بڕواتەوە مەسەلەن شێزاد حەسەن یاخود ڕخنەگرانێکی تشار بە دەرەکرێن مزاهرەیان لێکرێتەوە ئەوانە کتێبەکانیشیان تەلەفەکریتە بە حاڵە کتێبێک بێ من بەبستمەوە نێزۆ بەڵێ من جارێک بە بەڵێن ساڵح حمود برای بەرەم ساڵح کە دەنگی ئەمریکا دمەرەکە کە تۆ دەنگی ئەمریکا یا دەنگی ئیسلامیەکانی تۆ بەزەچی مقابلەی ئەو خەڵکاناکێکی ئیسلامین ئەبوو زۆر ڕۆژگارێک ناوێری مقابلێکی شەماڵ بکەیت بۆی چوار قسە بکە لە بروی ناوێ خەڵک لە خۆی پتۆرێنێ کاکە بێگومان وایە نا ئەفزانی چۆن دەواازانە هەموو دەواازانەمان لە بەردەمادا خراوە و بەلایشی تریشەوە بەڕاستی کەمکاریش هەیە لەم بابەتانەوە یعنی شتەکە بۆتە بە دوو بەش ئێستا بڕوە یا ئەوانە کە ڕەخناگرن بە زمانێک ڕەخناگرن زمانێکی بازاڕیە بە بڕای من بە هەمان منهەجی ئیسلامیەکانەوە و جێگاکان جێگا گۆشتیەکەن و ئەوانە ئیسلامەکان ئەڵێن إنهم أنعام بل أضلوا سبيلا وانيجين لبرامر الله هرشي مسلمانا بعقله أما أم هنا أقورنا يعني لجيجاي أوي كمنهجك بقوريته وانا إنسان وكو إنسان ببيني الرحلة اللي بيلوبوتشونا كان بقري شخصاني أم بيلوبوتشونا أفكارنا أكري أواني كإسلامين أواني كسب إسلاميزمن هر رخنيك بهينا زانن بدجمني خوانا زانن وبدجمني کۆمەلگایە نەزانن و بە بەشەریان نازانن وڵێن إنه أنعام بل أضلوا سبيلا يعني حیوانن ئەوانی تریش کە ڕەخنە لە ئیسلامەگرن و ئەوانە زۆرتر شەڕ لەگەڵ مسلمانان ناکەن تا ئەوەی ڕەخنە لەم دەقە و لەم شتە پیرۆزیانە بژیرێتەوە ئەوانە کە بەرچاوی ئێمە لێڵ کردووە بە بڕای من ئەمەش بۆ خۆی بەشێکە لەوەی کە ئەم سراع و ئەم ململانیە بەو ئاراستەی کە پێویستە و بۆ ئاقاری کە پێویستە ناچێتە پێشەوە بڕای من بەشێک ئەم هەوڵانم لەم بەرنامانەیە هەرەوە نییە کە ڕەخنە بگرم ئەمە بە منهەجێتە ئەم ڕەخنە ببێتە باوە لە بری ئەو
شەڕەت ژنیەوە و ئەو زمانە زبرانێک کە بەکارێت و ئەوانە کارێ بکەین کە خەڵک زۆرتر بیر بکاتەوە. مسلمانان خەتی سوورن بە بڕوای من ئەوەی کە پێ بەخۆی لێ مسلمان من بە ئینسان ێزانم وەکو ئینسان مامەڵەیەکەم و پێم وابێ کەرامەت و حیسیەتی و شخصیەتی و ئەوانەی حرمەتی خەتی سوورە لە لای من. بەڵام ئیسلام وەکو ئیسلام پێویستە لەسەریەوە تا خوارەوە بدرێتە بەڕەخنە. ئەسڵان یەک دانە شتیش لەم ڕابردووە پیس و چڵکنەی لێ قبول نەکرێەوە هەمووی بخرێتە ژێر زەڕەبینی ڕەخنەوە. بەرحاڵ شەماڵ هاوڕاتم حەزم کرد وەکو تەوزیفێک بۆ قسەکەی تۆ تا ئێستا ئیسلامیەکە بینیەوە بەدەستی من و تۆ بکوژرێ بە خوتبەیەکی من و تۆ بکوژرێ ئێمە کی دەسەڵات بەڕاستی ئێمە چیمان کردو ئێمە ئەڵین گفتوگۆکەین ڕەخنە بەڵام مشکلەکە لەوەیە لە ئاستێکی هێند هەزەلیە هەیە تێکستەکە من ناتوانم کاکەژە من ناتوانم جددی بم لەگەڵتا ئفرم و تێکستەکە و لەگەڵام مناقەشاکەم ئەڵەی وانە مؤرخەکانی بۆ ئێهێنمەوە ئەڵەی وانە ناقیدی ئیسلامی خۆیت بۆ هێنمەوە قەناعەتت نییە چی و لەگەڵا بکەم کەواتە تۆ بڕیارت داوە گفتوگۆ لەسەر تێکستە نەکەی ئەبێ حەقمانەوێ بڕواژیان مەسەن کابراڵێ پێغەمبەرەکەم بە سواری کەرێت چوو بۆ حەوت تەبەقەی ئاسمان بێ من حەقم هەبێ پێ بکەنم کاکە حەقمە پێکەنینم دێ بیر و بۆسونە پێکەنینم دێ ئەڵێ میزی حشتت بخۆرەوە چاگە بیتەوە ئەوانە نەخۆشیەکان نەخۆشیە پەڕیانە حەقمە پێ بکەنم کاکە ئەمە هینە ئەمە جێگەی پێکەنینەوە ئەمە شتێک نییە تۆ بتوانانی قبوڵی بکەیت بەڵام تەوهینکردن یاخود هینکردن بە بەشەرەکان بەلای منەوە مەسەلەیە گەڵێن خەتی سوورە ئەژینا ئەفکارەکان و بیر و بۆچوونەکانە بێ بخرێتە ژێر و تەنانەت گاڵتەشی پێ بکرێەوە حەقیقەتە. بەرحاڵ ئەم باسەی دکتۆر فەرەجفۆدە یاخود فەرەجفۆدە ئیدامە پەیاکات و ئەوانە و چیرۆکی زۆر سیر و عەجایب لە مێژووی عەباسیەکانە جێڕێتەوە. خەلیفەکان پیاوکوش بوون مەسەلەن هەر خەلیفەی یەکەمی عەباسیەکان و ئەوانە ئەو ڕۆژێک کە بووە بە دەسەڵاتدار و ئەوانە سفرەی لەسەر لاشەی قوربانیەکانی خۆی ڕاخستە و نانی لەسەر خواردوون بە شیش و ئەوانە بەسەریا کێشاون بە شمشێر نەیکوشتون بۆیتەوە بە ئازارەوە بمرن. خەلیفەکانی دانە بەدانە خەلیفەکانی گوایە ئەمیەکانی دەرهێناوە لە قەبر هەڵی واسیون اینجا دوایی سووتانونی اینجا دوایی دۆزەکەی بڵاو کردوونەتەوە بە هەوایە بۆی هەر ئەسەریان نەمێنێ ئەمەی کە لە مێژووە ئەیجێڕێتەوە و طبعاً یەک شتی زۆر سەرنجڕاکێشیش لەمەیە هەیە هەموو ئەم تاوانە نەکراوە و فەرەجفودامە زۆر بەڕینی باسەکە بۆ یەکێک لە موفتیەکان یەکێک لەمانەی کە پیانەوتێ ئەمە مەسەلەن ئەمە مالیکە ئەمە ئیبن ئەحمەد ئیبن حەنبەلە ئەحمەد بن حەنبەلە ئەمە چوزانم حەنەفیە ئیمامی حەنەفیە بۆ یەکێک لەمانەی عەزێکیان دەربڕیەوە یەکێکیان وتویانە ئەم کارانە خراپن نابێ بکرێن وە حکایەتەکە بەهەرحاڵ لە سەردەمی ئەوانەوە جێڕاوەتەوە قسەی ئەوانش جێڕاوەتەوە بەڵام هەڵویستی ئەوان کامێ ئەمە نیشانێدا کەوانی کە بەخۆیان ئەڵێن مەلاو بەخۆیان ئەڵێن زانایانی ئاینی ئەوانە هەمیشە و دایم سوپەرێکی دەسەڵات بوون هەمیشە ئەمە کەلیماتی محتەرەمانە بەکاربەرم هەمیشە و دایم قەڵغانی دەسەڵات بوون هەمیشە و دایم پارێزگاریان لە دەسەڵاتداران کردووەوە خزمەتکار و بەردەستی ئەوان بوون و ئەوانەوە نەیانتوانیەوە لە ئاستی زۆرداری دەسەڵاتدارانە زمان بەرزکەنەوە هەموو ئەو ئیسلامی بە ئێمە گەیشتووە ئیسلامی ئەو مەلایانەیە کە لەگەڵ دەسەڵاتە جوود بوون و لە بەرامبەر دەسەڵاتە دەمیان بەرز زمانیان براکی ئەنەوە قەرەداخیمان نەبینی خەتیب کە چۆن عەزیەتیاندا لەبەرەوەی دانیش دروی بۆ سەددار قسەی کرد بڵێ ئەمە حەقایقێکە کە ئێمە لە تاریخی نزیکی خۆشمانە ئەیبینینەوە لەبەرەوە ڕۆڵی ئەم دەستگا دینیە و ڕۆڵی پیاوانی ئاینی لەم دۆخەیەکەم نیە و ئەوەی تاریخی نیشانمانیادا هەر ئەوەیە هەر تەنها تاوانکاری خەلیفەکان نییە بەڵکو داکۆچیکاری مەلاکان و ئەوانەشن کە پیانەوترێ ئیمامانی مسلمانان و ئەمانەیە لەم زۆرداریەیە و ئەمە ئەو شتێک کە فەرەجفودە لێرە زۆر بە ڕۆشنی ئاماژەی پێکە تاریخی عەباسیەکان باسەکە پڕپڕە لە ئەنواع و ئەشکاڵ یانی چیرۆکی سیر و عەجایب کە گەیشتۆتە سەر ئەوەی کە ئەوە هیچ کە کەنیزەک گەیشتۆتە 4000 متەوەکیل 4000 کەنیزەکی هەبوو بە حساب 25 ساڵ
حکمی کردووە لەگەڵ هەر 4000 خەوتووە. دوای ئەوە بۆ نمونە خەلیفەکانی عەباسی واسقیان و پێم وابێ هینیشە پێش ئەو ئەمینە و واسقە هەردووچیان کە نێرباز بوون بڵێن هاوڕەگەز خواز بوون و نێرخواز بوون و ئەوانە و غولمانیان هەبووە و لە عاشقیان هەبووە پیاو هەبووە کە عاشقی بوون شعریان بەسەرا بووتووە ئەمانە ئەو تاریخە و ئەو مێژووە کە بە ئێمە گەیشتووە و دیارە هەموو ئەمەشی کە ئەگاتە دەوڵەتی عوسمانی ئەمە عەسری زەهەبی خلافەتی ئیسلامی لە دوای ئەوەی دەوڵەتی عوسمانی چی کردو ئەوانە حەدیث وەلا حەرەج مەسەلەن بەلاگان هێناوە فتوامان بۆ بە باب کە بووین بە خەلیفە ئەوانە هەرچی کە سوکاری خۆمانە بە براکانمانەوە ئیبادەیکن کەس نێڵی ینی هەر خەلیفەیەکی عوسمانی بووە بە خەلیفە فتوایەکی ئەم بۆ دەرکردو و توێنێتەوە حەقە هەیە تر براکانی خۆت مخەوەل هەمویان قەتڵ عاقی ئەمە بەڵێ ئەو ئیسلامەیە کە هاتووە بەرحاڵ بە جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان سەبارەت بە کتێبەکە بەڵام من پێم خۆشە کۆمنتی ئەم هاوڕێیانە کە بەشدار بوون لێرەیە لەگەڵمانە سیر بکەین دیارە سپاسیانەکەم کە تا ئێستا بینەرمان بوون سڵاوتان لێبێت و دەستان خۆش بێت هاوڕێ جەمال شەریف بەڵێ زۆر سپاس لابەلاری ئەڵێ سڵاو لە ئێوەش ئەحەشوان ڕزقی تحت ظل ڕمحی ئەمە گوایە حەدیثێکی پێغەمبەرە حەشوان ئەڵێت ئەمە حەدیثێکە لە حەدیثەکانی محەممەد کە ڕزقم لە ژێر سێبەری ڕمەکەمایە ئەمە کە ینی بە کوشتار ژیان و بە کوشتار دەوڵەمەند بوون و ئیمکانەتیان پیا کردووە بەرحاڵ لابەلاری دووڵی کاتتان باش کاتی ئێوەش باش سڵاو دەستان خۆش بێ کۆسار ئەڵێ سپاس بۆ ئێوەش کۆسار هەر بژین ئەم کوردێژ ڕخنەی لە ئیسلام تێدا ئەم کۆمنتە هاتووەڵێ لە ناو کوردیشتا ڕخنەگری لە ئیسلام تێدا دەرکەوتۆ جێگوریشیان ڕۆژ بە ڕۆژ بەرە و زیاتر بوون چێ منیش هەر هەمان بەڕاستی بۆ چوونم هەیە بەڵام بڕوات تووڕەیە لە ڕخنەگرانی ئیسلام پێی وایە کەمیان کرد ئیسلام ئاین نییە کولتوری بەدەویەکانی سەدەکانی ناوەڕاستە نا ئاینی شەر هەروایە ئاین چی ئێستاکە باسی مەسیحێ دەکرێت و ئەوانە مەسیحێت کراوەتە کول نا بڕۆی کتابی مقدسی مەسیحەکان خوێنێتەوە لەو ئیسلام هەر زۆر خراپترە یعنی تاوانی وایتایە لە کتابی مقدسی مەسیحەکانە ئەوەی کە لە ناو قورئانە نووسراوە بە قولە پێشی ناگا تۆ بێ لە ناو قورئانە بگەڕی بۆ ئاەتەکانی کە باسی ئوقتلووەکە نازانم 5 جارە 6 جارە ئوقتلیتایە 60 جارەیە قاتیلویتایە بەڵام تۆ کتێبی هی نەبینیت مثلەن سفری تەسنیە گە کەسێک تااقەتی هەیە بڕواستێ دیکە ئەوانە سفری تەسنیە هینی ئیسحاحی 20 بڕۆ بیخێنەوە باسی ئەوواکە هەر ڕێگەڵ چیرۆکەی کە ئەڵێن مەحەمەد لەگەڵ یەهودی ناکردوێتی بە نوقڕێزای کردوێتی ئەو چیرۆکەی تایە خوا بە موسا ئەڵێ تۆ واکە ئەڵێ ئەوە هیچ کە ڕۆیشتی بۆ ئەو شوێنانە خەڵکەکانن کە لە شارەکانی تۆوە دوورن لە شوێنەکەی تۆوە دوورن کە ئەچی ئەو شوێنانە داگیرەکەی ئەگەر شەڕیان کردی و ئەوانە مقاتیلەکانیان ئەکوژیت و ژن و مناڵەکانیان ئەبێت بە کەنیزەت ئەوە لە ناو کتابی مقدسی مەسیحەکانە هەیە کە سوێنی پێخۆن ئەڵێن بەم کتێبە ڕاستی ئەڵێم لە هینە لەو ئینە لەو کتێبەیە دووبارە باسیەوە کە ئەڵێ ئەوانەی کە دوورن لێتەوە ئەوە ئەمانەی ئێرە ئەسان هەرمەیەڵە هەناسەدەریان تیا بمێنێ هەموویان قەتڵعاکە بە ژن و مناڵ و پیر و گەورە ئەمە هینەکە ئەمە بڵین پەیامی خوای یەهودیەکانە بۆ موسا کە دیارە ئەو بەشێکە لە کتابی مقدس و مەسیحەکانیش تەقدیسی ئەوواکە ئەمە حقیقەتی ئەو دیانەتانەی ترەوانیە ئیسلام دیانەتە کەلتوری ئەو ناوچە بەدەویانە نییە بەتەنها دیانەتی ئایدۆلۆژیای چینی باڵادەستی ئەم ناوچەیە و چینی باڵادەستی ئەم سەردەمەی ئەمڕۆی ناوچەی ئێرە ئەگەر سەد ئیسلامی دەبێ قلەی جاهیل و فاشیل بی دەبێ قلەی جاهیل و فاشیل ئەزانم ئەمە قسێمانە چی بەرحاڵ وانە من لەگەڵ بڕواایە
مناقشه ئەوم کرد من و بڕواژ ئێستا لە سوید هەر بە مسلمان حسابی مادەم لە عێراقەوە هاتوون سەرمان ڕەشار بە مسلمانماندانن چکە لێرە شتێک نییە لە سجلاتی ڕسمی دەوڵەتی سویدا دیانەت بنووسێت و دیانەت چێ دیانەت ئازادی خۆت هەرچێکت هەیە هەتا ینی ئێمە کام قسانەژین هەر بە بەشێک لە مسلمانان حسابین لەبەرەوە ئەو تەسویرە لە سەتاسی کۆمەڵگای سوید ئیسلامە زۆر بە دروستی نازانم بەڵێ ببوورە جارێک باسی ئەوم کرد و دمێمە لە دەست ئیسلامیزم ڕامان کرد لە کوردستان کەچی لێرە بە زۆر کرێنێتەوە بە ئیسلامی ئەم فرە کولتوری کە لێرە هەیە زوو باسیێواکەن کە سوید نازانم بە ژۆرێک ڕێگەی داوە مسلمانەکان واکەن واکەن ڕێگەی نەک ڕێگەی داوە ڕێگەی کردوتەوە بۆی ئیسلامیەکان باڵا دەست بن لە ناو ئەوانی کە پیانۆتێ مسلمانن من و تۆ ئێستا نوێنەرمان لە سیستەمی فرە کولتوری سویدا مەلاکانن ئەوانە نوێنەراتی من و تۆژەکەن لەبەرەوەی ئێمە لێرەین ئەوانە بێ بە ناوی ئێمە شەو قسە بکەنەوەوانە لەبەرەوەی ئەوان من کە پورم مرد پورم کە مرد لێرە پورە سەبێحم کە مرد لە قەبرستانەکەی عەلەمی ئیسلامیان بۆدانەوە باوەڕەکەی لەنە وایە زانم باوەڕەکەم زانیت چیە بڕوا یانی سەیریکە لێرە وەکو بەشەر وەکو ئینسان کە لە وڵاتێکی ترەوە دیت و ئەوانە نرخێکی زۆر زۆر کەمت بۆ دانرێ ئیشێکی زۆر زۆر خراپەکەی زانیت چێ بازێک باسە کرێ ئەوانە دەواازە کراوەتەوە لە بەردەمی ئەم مسلمانانەیە بەڵام خۆیان تێکەڵی کۆمەلگای سوید نابن وانە من خەڵکی وا ئەناسم من کەس ئەناسم لێرە تقریبا لە دایک بووە باشە بەس لەبەرەوەی ناوەکەی ناوێکە کە لە ناوی عەرەبیەوە نزیکەوە ئەوانە ماستەری هەیە لە جامعاتی بەریتانیا ئەوانە ژوەری گرتووە لێرە کاری بە ئاسانی دەست ناکەوێت ئەمانە حقائقن لە ناو ئەم کۆمەلگای ئێمەیە جا تۆ لە ناو ئەم کۆمەلگایە وەکو بەشەر لەبەرەوەی ئەو باگراوندت هەیە احترام ناگیری لە بازاڕی کارە ئەنوا وەشقات کێشت بۆ دروستە بێ بەڵام یەکە سەر کەلتور و ئەوانە خۆ مسلمانی بەم اعتیبارە احترامت هەیە بەم اعتیبارە عید مبارەک بەم اعتیبارە ڕەمەزان مبارەک تێگەی ئەمانەیەکە پێمانی هەڵێنەوە ینی وەکو بەشەر محتەرەم نین وەکو کارگەر وەکو کەسێکە بەشێکی لە ناو کۆمەلگایە محتەرەم نین بەڵام ناسنامەکەمان ڕێزی بۆ داعا ئینتیمای دینی مسلمانی بەجا دواتر خەڵک تێکەڵ نابێت تێکەڵ نابی کۆمەلگاکە نایڵێت تێکەڵ بێت سیستەمی فرە فەرهەنگی کە بەشێکە لە سیستەمی نیولیبرالی ئەم سەردەمی دنیا ئەوەیە ڕێگەی کردوتەوە کە ئەم جیاوازی و ئەم کە لەبەرە دروست ببێت زۆر ئاورە مەحموود عوسمان ئەڵێت شیعە بۆیە ڕقی لە عایشەیە چونکە سەرکردایەتی شەڕی جەمەلی کردش بە عەلی وایە ڕاستە ئەوە یەکێکە لە یینەکانی خود پێمان بێت لەم کێشەوبەرەیە کە لە بینی مەعاویە و عەلیە بووە ئەو پشتیوانی لە عەلی نەکرد بۆ وەرگرتنی هەر ئەوەش نییە مەسەلەکە ئەوش نییە کاک شەماڵ وەکو وتم پێیان ناخۆشە کە یادەوریەکانی محەممەد باسەکات عایشە پێیان وایە قەداسەتی محەممەدی وەکو ئینسانێکی مقدەس خستۆتە ژێ پرسیارەوە بەوەی کە تەنانەت باشی سەرجێگایەکانی خۆشی لەگەڵ محەممەدا کردووە ئەویان پێ ناخۆشە ئەوەش ێکێکە لە نقطانی کە لەسەری ئەوتێ هاوڕێ ئاسۆ فەقیڵێ سلااو هاوڕێ شەوا سلااو لە خۆتان هاوڕێگان سپاس کە بینەربووی فەریاد سعید کۆمنتێکی درێژی نووسیوە پرسیارەکە ئەوەیە ئەو بابەتە چەندە پەیوەندی بە کێشەکانی دنیای کوردەوە هەیە ئەمە باسی دەکەن درێژکراوەی دنیای ئێستای کوردە لە نێوان دەسەڵات و کۆمەلگا ئایا هەڵوەشاندنەوەی یانیش ڕەخنەکانی ئیسلام و خەلیفەکان و ئیمپراتۆریەتەکەی دینی ئیسلام هەمان ئەو کێشان کە ئێستا ژیانی کۆمەلگای کورد دەخورێتەوە ئایا کورد عەشقە دەسەڵاتە یاخود سروشت و ئازادی بەرحاڵ ئەو پرسیارە بەڵێ من لە سەرەتاوە من نمونەیەکم هێنایەوە بۆ کاکە فریاد با حەزەکەم ئەو نمونەیە بێنمەوە کە وتم بەسر پێرێ بووە مەجموعەیە دەوڵەمەند نامەیان نردووە بۆ پاڤڵ تاڵەبانی وتیانە سەرانەمان لێسن بە زۆر ئەبێ پارەبین بەو کورسات ئەمە خۆش نییە ئەمە ئیهانەکردنی ئێمەیە بێگومان عینەن دەسەڵاتی جارانە پارە سندنە دەمانچاکەنە سەر تۆ بێ پارە بیت بەڵێ نفسی شتە لەبەرەوە قسەکردن لەسەر ئیمپراتۆریەتی ئیسلامی
بۆ خۆی لابەلا یا با بڵێن لە لا شعوری خۆشیە قسەکردن لەسەر دەسەڵاتی کوردی بە بۆچوونی من چکە هەمان ڕێچکەیە هەمان وەکو خۆ دوتە هەمان زەلکاوە بڵێ ئاسۆفەقێ پێمان بە باسی ئینەکە شەیتان ناوبژویان بووە بۆیە ئەو فیتنە 1400 ساڵە بەردەوامە بەستی بینی شەڕی بینی شیع و سوننەیە بەرحاڵ بڵێ ئەم هاوڕێ ئاڵێ هێ من حازیز ئەڵێ عزیز دیارە عزیزە مەبەستی دیارە هەر پارەیان ویستیە مەبەستی ئەم دەوڵەتانی مسلمانان بۆ بڵێن ئیسلامیەکان بۆ خلافەت بۆ دیارە وایە پرسیارێکی تریش ئەمە ئایا دووبارە فەریاد سعید ئەڵێ ئایا پێویستی کورد ئەوەیە ڕخنە و گومان لەسەر دەقەکانی هەموو ئاینەکان دابنێ بۆ ئەوەی خۆی دەرباسکات لەو تاریشی تێدایە یانیش پێویستی کورد ئەوە نییە هەرحاڵ من ئەم جوابی ئەم جارە من جواب بەمەوە ئاڕە فەریاد من کورد بە یەک پێکاتەی چوونیەک نابینم دوو جۆر کوردمان هەیە کوردێکی بندەستمان هەیە و کوردێکی دەسەڵاتدارمان هەیە کوردی دەسەڵاتدار قازانجی لەگەڵ دین و ئیسلام و ئەم خورافاتانەیە کوردی بێدەسەڵاتیش کوردی بندەستیش بەڕاستی قازانجی لە ڕزگار بوونایە و قازانجی لەوەیە کە لە بەرامبەر ئەم دەقانەیە ڕخنە و گومانی هەبێ بچێتە دەرەوەی ئەمەوە بیرکردنەوەیشی ئازاد و ڕخنەگرانی هەیە بەڵام دیارە هەر بەتەنها ئەو کافی نیە وەک پێشتریش ئاماژەم پێدا بە هەر حاڵ ئەم حەزابی کوردی لۆ خۆیان پلانیان هەیە لۆ میلەتیش پیلانیان هەیە بەڵێ وایە دووبارە ئاسۆ فەقی ئەڵێ دەستان خۆش و باسکردنیان بابەتان بەرەنگاریە پێویستە چونکە ئێستا هەموو میدیای بینرا و بیسراوی کوردی خەریکی مجاملەکردنی ئیسلام دەسەڵات و میدیا بە یەکەوە خەریکی ئیسلامی زەکردنی کۆمەڵگان دقیقەن هەر بۆیە ئێمەش ئەم فەزا کەمەی کە یا بەردەستکەی لە بەردەستمانەیە بەکارێن ئەحمەد ڕەسوڵ دەستخۆشیە کات و هیوای بەردەوامی سەرکەوتنە خوازێ زۆر زۆر سپاس هاوڕێیان دەستان خۆش بێ بۆ بەشداریکردنتان و بۆ بینەربوونی بەرنامەکە من شتێکی ئەو تۆم نەماوە بڕوا بە وتە بۆ تۆ بێ ئەگەر شتێک ماوە هەستەکەی پێویستمانە باسی بکەین بەس هەمنەوە ئاڵێم خۆزگا ئەوانە کە عەرەبی ئەزانن چاویشیان بەم کتێبە خوشانێک کتێبەکە زۆر پشکۆلەیە کەمە تقریباً 140 لاپەڕەیەکە زۆر سەریعیشە خوێنرێتەوە تۆ زمانەکەی قورسە بەڵام بەرحاڵ ئەو چیرۆ کوشتانی کە تایەتی زۆر سەرنجڕاکێشەوە خوێندنەوەی ئاسانە مێژوویەکیشە پێویستە بیزانین پێویستە لەبەر چاومان بێەوە بەرحاڵ تەقیمی خۆمان کرد لەسەر کتێبەکە ڕخنەکە بە ڕخنێکی زۆر ڕیشەی و قوڵ نازانین بەڵام خوێندنەوەی زانیاریەکانمان لەسەر ئەو مێژووی ڕابردووی ئیسلام و لەسەر ئەو مێژووی ڕابردووی خلافەتی ئیسلامی فراوانترە کات و کۆمەکە بۆی کادی دێکی ڕۆشنترمان هەبێت لەسەرەوەی ئیسلامیەکانی ئەمڕۆژ یانوێت چی بێن نەکایەوە بەڵێ زۆر سپاس دەکەم کاک شەماڵ ئەمە دووبارەیکەمەوە سپاس بۆ بەڕێزت کە ئەم بابەتت لای من باس کرد ئەمە احراجی ش بکەم بەڕاستی پرۆژەی ترمانە بێت بۆ ئەو کتێبانەی کە بەڕاستی بێدەنیان لێکراوە ئەگەر بەڕێزت پێت باش بوو دوایی هەماهەنگی و قسەکردن هەندێک پرۆژە داانین کە ئەوە بەردەوام بین فعلەن هەندێک تێکستەیە نابێر ئەوە بە ئاسانی بەسەرمانە بڕوە ئەگەر بەڕێزت پێت باش بوو ئەتوانین ئەوانش پێ بە پرۆژە بۆ ئەوەی بۆ دانێم دەرفەتێکی بۆ دانێم من باسی تری شەیە لە کۆمەلگای بچینە سەری بیکەین حتمان باڵەمەوە نابین بێگومان زۆر زۆری تری شێک قسەی لەسەرکردن بەڵام من ئەمە مەدانێکە لەو مەدانانەی کە پێم خۆشە ئەم بەرنامانەی تەلەڤیزیۆنی هێوای بۆ تەرخان بێ زۆریش خۆشحاڵم کە ئەو ئامادەیە لە بەڕێستانەیە حتمەن ئەم جاریان پێشنیاری من بوو پێکەوە فەرج فودە بکەینەوە عەرزی بکەین پێشنیاری تۆش بۆ جاری داهاتوو و بەردەوامی ژەبین لەم بەرنامانەیە بەرحاڵ ئەوە خالیش دوا کۆمنت دەڵێمە باشترین کتێبەکانی نووسەرە دەست خۆش سپاس خالید ئاوڕێ خالید بەرحاڵ بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێ نزیکی 2 ساعتێکە پێکەوە قساکەین لەسەر بەرنامە مێدەوارین توانی بێتمان شتێک بخەینە سەر زانیاری بینەرانمان لەسەر ئەم کتێبە و هەریان بدەین
کە ئەم بیرکردنەوە ڕەخنەیە لە مێژووی ئیسلام و لە ئەو ئایدۆلۆژیایی ئێستا ئەوێ قوربەسەری و مەینەتەکانمان بۆ پاساو بدات و بیهێڵێتەوە دیدێکی ڕەخنەیان ئەوانەی کە نیانە لەلایەن خەمگی ئەوانێکی هەیانە تیشتر بوو بێ. سپاس بۆ تۆش بڕوە، ئومێدوارم لە بەرنامەی داهاتووە کە بەم نزیکانە بێت پێکەوە دووبارە پێک بگەینەوە لەسەر ئەم بابەتانە قسە و باس بکەین. زۆر سپاس بۆ بەڕێزت و بۆ بینەرانت. زۆر سپاس. زۆر سپاس. بەڵێ ئازیزان، بەم جۆرە دێینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان تا بەرنامەی داهاتوو بە شادی و کامەرانتان ئەستێری هەر بژی. سپاس.